ئەم کاتتان باش ئازیزان، خۆشحاڵین وا جارێکی کە پێکەوە لە پێگەکەی خۆتان لە پێگەی فیلمسازان پێکەوە بە یەک شادەبینەوە و ئەمڕۆ لە تەوەرێکی کەی تازە، ئەو تەوەرەی کە گەلێ جار ئێمە هەمومان هاوار و ناڵەمانە بەدەستیەوە وە گەلێ جاریش وە ساڵانێکیش شانازیمان بۆ پێگانەوە کرد. ئەوش پێگەی کەناڵە تەلەڤیزیۆنەکانە. ئەڵبەتە هەمومان نەزانین ساڵانێک پێشتر بە دیار ڕادیۆیەکەوە دانیشتین، لەو ڕادیۆوە ئامۆژگاری و کەڵچەر و ڕۆشنبیری و هوشیاری هزریشمان وەرەگرت. لە تەلەڤیزۆنەکەی کەرکووکیشەوە بە هەمان شێوە. لەم دواییانەشە لە دوای ڕاپەڕینیشەوە تەلەڤیزۆن ڕۆڵێکی ئەرێنی باشیان هەبوو لەسەر کۆمەڵگا. بەڵام لەبەرەوەی ئێستا تەلەڤیزۆنەکان زیادیان کردووە، کەڵێناڵە تەلەڤیزۆنە ئەهلیەکان لە کوردستانە، ئەمە وای کردووە بەدەست ئێمە نییە. وڵاتانی دەور و بەرمان وە سەتەلایت هاتۆتە ناوەوە، لە ڕێ ئەم کەناڵانەوە گەلێ جار ئەتوانرێت هێرش کرێتە سەر نەریتی میلەتان. یەکێک لەو میلەتانە ئێمەین، زۆر بە ئاسانی کاریگەریمان لەسەرەکرێت. ئەمە سیستەمێکی گلۆبالیزمەیە، جیهانگیری تازەی دنیاە. ئەمە لە دەسەڵاتی ئێمەیان نییە. ئەتوانن لە ڕێی تەلەڤیزۆنەوە شمەکیان لە بازاڕەکانە ساخکەنەوە لە وڵاتانی کە ئەیانەوێت، وەگەلێ جار ئەیانەوێت و ئەتوانن وڵاتێک داگیر بکەن بەبێ ئەوەی یەک تەقەی تیا بکەن. و هەر لە ڕێ ئەو کەناڵانەشەوە ئەتوانرێت میلەتێک وا ڕۆشنبیر و هوشیار بکرێت، هۆگر بێ بە کتێب، هۆگر بێ بە ڕۆشنبیری، بە هوشیاری، و لەگەڵ ئەوەشە ببێتە مایەی داهێنان و پێشکەوتنێکی گەورەی میلەتان. ئەڵبەتە کەناڵە تەلەڤیزۆنەکان پەیوەندیەکی ڕاستە و خۆیان بە نەریتەوە هەیە، بە کەڵچەری میلەتانەوە هەیە. ئەم شەو یەکێک لەو خانمە بەڕێزانە میوانمانە، خانمێکی ئازیز، مامۆستا شەهێن سابیر. مامۆستا شەهێنجان، یاخوا بەخێر بێ باندیێمە. مایکەکەت گیراوە، لای خۆتۆ گیرا بوو مامۆستا. بەڵێ ببورن سڵاو لە جەنابێت، سڵاو لە هەموو ئەو بینەرانی کە ئێستا بە شێوی ڕاستە و خۆ لەگەڵمانان. زۆر سپاس بۆم دەرفەتە، زۆر خۆشحاڵ بووم کە بتوانین لە شەوێکا دەردەشە و کۆمەڵێک باسی تایبەت لەسەر مەسەلەی کولتور و مەسەلەی ئەو واقعی کە ئێستا هەیە لە میدیایە ئێمە قسەی لەسەر بکەین. بەڵێ مامۆستا شەهێن، ئێمەش خۆشحاڵین و من ئەم بابەتەی بەڕێستانم زۆر بە پێویست زانی، و کاتێکش کە بینیم خوێندنەکەت لەسەر ئەوە بوو و ماستەر هێناوەتەوە لەسەری وەنیە. بەڵێ کاتێک کە بینی ئەم تەوەرە بوو، بەلامەوە زۆر گرنگ بوو، زۆر مەبەست بوو، چونکە ئەوە وەکو وتم ئێستا لە پێشێکەکە شاویستم، ئەمڕۆ کێشەیە کە میلەت گەلێ جار لە تەلەڤیزۆنەکان لە هەموو جێکابینین باسی ئێمەیە. اینجا با بینە سەر ئەوەی خەڵکانی ئێمە بۆ خەمیانە لەبەر ئەوەی ئەیانەوێت پارێزگاری لە نەریت و کەڵچەری ئەم میلەتە بکەن. ئەتوانی باسی شتێکی کەڵچەرمان بۆ بکەیت، چونکە پەیوەندیەکی ڕاستە و خۆی بەم بابەتەی بەڕێستانەوە هەیە. بەڵێ بێگومان بە خۆشحاڵی و ئەم شەوانەی کە بتوانین باسیەکەین هەموو ئەزمونەی کە من کردومە وەکو خوێندن، وەکو سەرچاوەیەکی زانستی، ئەتوانم هەندێک لە بابەتەکانی لێرا باس بکەم ئەگەر دەرفەت هەبێ، و بە شێوەیەکی گشتیش ڕاوبۆچوونی خۆم لەسەر ئەم بابەتە، چونکە بەر لە هەر شتێک من زۆر ینی بە تایبەت ئەم بەشەم هەڵبژاروە پێم خۆش بوو کە نامەکەم لەسەر ئەم بابەتە بێ، چونکە بە ضرورەتێکم زانی بۆ ئێستای واقعی میلەتی کورد کە ئێمە بتوانین لەسەر ئەم بابەتانە هەم سەرچاوە کۆ بکەینەوە، هەم جارێکی تر نووسین و بەرهەمەکانی ئێمە یاخود توێژینەوەکان ببنەوە بە سەرچاوە بۆ داهاتوو. هەڵبەتە لە چوارچێوە زانستیەکەیان لە چوارچێوە ئەکادیمیکە ئەگەر بڵێن وشەی کللتور سەرەتا لای ڕۆمانیەکان و یۆنانیەکان بەواتای کێڵان هاتووە،
دوا بە دوای ئەوەش لە شۆڕشی فەڕەنسی و لە شۆڕشی فەڕەنسیدا لە چوارچێوەی ئەدەب و هونەرا باسکراوە، پاشان لە لای فەیلسوف ئەڵمانیەکان لە چوارچێوەی هزردا باسکراوە. هەڵبەتە گەلێک پێناسە هەن لە لای بیرمەند و فەیلسوف و کۆمەڵناسەکان، لەوانە من هەندێک شتم نۆت کردەوە بۆ بورە هەندێک لەوەر نەکەم لە بینەرەکانی شۆرگرازیسەکانیش هەندە سەر ئەچەرخێنم. یەکێک لە پێناسەکەی ئیدوارد تایلۆرە کە زۆر ڕیسێرچم کردووە، زۆر باسی ئەم پێناسەیە ئەکەنەوانێ کە کۆمەڵناسێکی بەریتانیاڵێک کولتور سەررجەمێکی ئاڵۆزە پێک دێ لە زانین، باوەڕ، ڕەفتار، بەها، دابوونەریت و زۆر بابەتی تر لەگەڵ یا باس ئەکا و هەروەها هەندێک پێناسەی تایبەتم لەسەر مەسەلەی کولتور هێنا بۆی لە چوارچێو ئەکادیمیکا قسەی لەسەر بکەین. یەکێک لە پێناسەکانی تر کە ئەویش بە هەمان شێوە جارێکی تر تەکی دەکاتەوە لەسەر ئەوەی کە ئایتیایە هزرە بە هاو دەرکردنە هاوبەشەکان، هەروەها گواستنەوەی کۆمەڵایەتیانەی قۆناخێک یا ئەو ئایدیانەی کۆمەڵگەیەکە بۆ تێگەیشتن لە ئەزمون و چۆنەڵێ ڕەفتارەکان یاخود شێوە ژینگە کۆمەڵایەتێکی کە لە ڕابردووە هەبووە و هەندێک جار گواستنەوەیەتی بۆنەوەی داهاتوو. یەکێک لە پێناسەکانی تر لەسەر مەسەلەی کولتور کە هێناومەتەوانێ گۆسافکلیم ئەڵێت کولتور بریتیە لە دابوونەریتەکان، زانین و لێهاتووی و ژیانە تایبەتیەکان لەگەڵ گشتیەکان، واتە هەردووکی چ تایبەتی و چ گشتی، کە ئەو دوجار یە مەسەری لەسەر مەسەلەی لکە کولتور ئەم ژیانە تایبەتی و گشتیەکان پەیوەندی دروست دەکەنەوانێ. واردۆن ئەڵێ چەند نمونەیەکە لە ژیانی گروپێک کە بنیاد و گرێدراوە بە هەبوونی میکسنیزمێکی سێلایەنە لە خوو لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە داهێنان بەم شێوازە وەسفیەکە. پێناسێکی تری جوێل شارۆنمان هەیە، ئەڵێ کولتور واتای ئەوەی کە خەڵک لە کۆمەڵگەیەکە دەربارەی زۆرێک لە بابەتە گرنگەکانی ڕێسا و بەها و باوەڕەکان لەسەری کۆکن. ئەم کۆک و ڕێکەوتنەشیان بەردەوامی ئەدا بەم بەها کۆمەڵایەتیانە. یەک هاوڕێ ئازیزم کاکڕێژەن توێژینەوەیکی کردبوو، لە توێژینەوەکەی ئەوە هەندێک لەم بابەتانم سەرچاوانم خوێندەوە بەکارم هێنا، بەڵام شتێک زۆر سەرنجی ڕاکێشان بۆ من سەرنج ڕاکێش بوو. دکتۆر ڕەشاد میران پێی وایە کە کولتور دابەش ئەبێ بۆ دوو بەشی مادی و بەشی معنەوی. مادیەکان کە خۆی بینێتەوە لە خۆراک، لە جلوبەرگ، لە خشل و زێر، لە کەرەستەکانی جەنگ، لە کۆمەڵێک لەم شتانە بە شتە مادیەکان وەسفیەکە و شتە نامادیەکان ئەوەی کە ئەو باسیەکە بەها ئاینەکانە، دابوونەریتەکانە، ڕەفتارە کۆمەڵایەتیەکانە. و بیریشمان نەچێت باسی ئەوەم کرد کە ئێمە لە ناو کولتورە کە کولتور با بڵێن هەر کۆمەڵگەیە کە پێوەی وابەستەیە، ئێمە لکە کولتورمان هەیە، واتە لە ناو هەر کۆمەڵگەیەکە دەکرێت خێزانێک، دەکرێت گروپێک، یاخود مەسەلەن ئەوانەی کە بۆ نمونە کاکیەکان، بۆ نمونە ئێزیدیەکان، بۆ نمونە مەسیحیەکان، ئەکرێت لە ناو ئەمانەیە کولتورێکی جیاواسە بێت. دوجار ئەم لکە کولتورانە لە ناو کولتورەکەی ئێمەیان. بۆ نمونە لە هەورامان جۆرێک لە کولتور هەیە کە ئەم کولتورە دوجار لە ناو کولتورە گەورە کوردیەکەیە، کولتورە ئەوەی کە هەمومان کۆکین لەسەریان نەوەنما هەمومان پێوەی پابندین وابەستەی ئەم کولتورە بووین. بە شێوەیەکی گشتی لکە کولتورەکانیش لە هەموو کۆمەڵگاکانە بوریان هەیە. ئەوەی کە لە کولتوری خۆماندا باسی بکەین بەداخەوە تا ئێستا کولتوری کوردی ئێمە، کولتوری کوردی میلەتی ئێمە کولتورێکی کار لێکراوە، زۆرتر کاریگەر بووە بە کولتورەکانی گەلانی دنیا. ئەگەر چی تیۆریستەکان لەسەر ئەمە کۆکن، کولتورەکان لە ڕێگەی پەیوەندیە کۆمەڵای ئامرازەکانی پەیوەندیکردنەوانێ پێکدادان دروست دەکەن، کارلێکە بن، یاخود چۆن ئەڵێیت بە خاڵێکی هەندێک جار بە خاڵێکی ئیجابی وەسفەکەن کەم کولتورانە لێک نزیک ببنەوە و خاڵی هاوبەش دروست بکەن. بەڵام کولتوری کوردیە، کولتوری کۆمەڵایەتی ئێمە بە جۆرێکە ئەو کولتوری کە وەری ئەگرێ کارلێکراو ئەبێت، واتە کولتورەکەی خۆمان لەسەر ئەساسی لە ناوچوونی کولتورەکەی ئێمە بێ. لە کاتێکدا کە پێویستە
ئەو کولتورەی ئێمە هەمانە پارێزگاری لێ بکەین، ئەوەی کە جوانە، ئەوەی کە باشە، ئەوەی کە بۆ ژینگەی ئێستای کۆمەڵایەتی ئێمە لەبارە و بەردەوامی هەیە. بەڵام ئەو کولتورانش کە پێویستیمان پێیەتی هەر وەک چۆن ئەو یاسایانەی کە لە سەردەمێ لە قۆناغێکا دەرئەکرێ، بەڵام بە تێپەڕبوونی کادوای چەندین ساڵ ئەم یاسای پێویستی بە هەموارکردنەوە بێ یاخود پێویستی بە گۆڕانکاری تازە ئەبێ. ئەم بابەتە مەسلەی کولتوریش بە پێی ژینگە کۆمەڵایەتیەکان لە ئایندەکانی داهاتووە یاخود بە گوێرەی وێستگەکان پێویستی بە گۆڕانکاری بە ئەپدەیتکردن ئەبێ، پێویستی بەوە ئەبێ کەشتی تازەی لێوەربرین. نمونەیەک لەسەری ئەهێنمەوانێ ئەگەر ئێمە تێبینی بکەین لە ڕابردووە لە ساڵانی هەفتاکان هەشتاکان تا نەوەدەکانیش مەسلەی ژن بەژن لە لای ئێمە هەبوو، لە پەیوەندی و کولتوری کۆمەڵایەتی ئێمە مەسلەی گەورە بە بچووک بوونی هەبووە، مەسلەی شیربایی بوونی هەبووە. ئەمە وەکو لایەنێک، بەڵام ئەمانە کە هیچی باش نەبوون، هیچی لە بەرژەوەندی ئێمە نەبوون، هێواش ئەمە بەرەو نەمان و بەرەو کۆتایی پێهێنان ڕۆشتووە. ئەمە بەشێکە لە نەمانی ئەو کولتورە کە خۆشحاڵانە یعنی ئەتوانین بڵێن لەلایەنە خراپەکانی بووە یاخود لایەنە نەرێنیەکانی ئەم پەیوەندیە کولتوریە بووە. هەندێک کولتوری تازەترمان هەیە، هەندێک کولتوری نوێمان بۆ هاتووە، هەندێک کولتوری نوێمان وەرگرتووە. جا دوجار ئەوەش بۆ خۆی تحقیقی تری ئەوێ کە ئایا چی باشمان وەرگرتووە چی خراپمان وەرگرتووە، ئەوەش قسەیەکی ترە بە شێوەیەکی گشتی. بەڵێ مامۆستا شەهێن لێرە بێجگە لە کەلتور، یعنی ئێمەی کورد باجارە پرسیارێکی خانمێکمان هەیە لیناخان پرسیارێکی کردووەڵێ کولتوری کوردی چین. ئەمە وابزانین لە بابەتەکەی خۆتا دیتە سەر کۆمەڵێش و یەکێک لەوانەیە باسی بدەمەوە. بەڵێ ئێستا وەڵام بدەمەوە، توانی وەڵام بیتەوە. بەڵێ کولتوری کوردی ئەوەی کە ئێمە هەمانە لە چوارچێوەی ئەو پێناسە زانستیانی کە بۆ کولتور کراوە، ڕەفتارە کۆمەڵایەتیەکانی ئێمە، پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئێمە، خواردنی ئێمە، شێوە جلوبەرگی ئێمە، کەرەستەکانی جەنگی ئێمە و هەموو ئەم شتانە ئەچنە چوارچێوەی ئەو کولتورەی کە ئێمە هەمانە. هونەر و ئەدەبەکەمان ئەچێتە چوارچێوەی ئەو کولتورەی کە ئێمە هەمانە. ئێمەش وەک هەر گەلێکی تر و هەموو گەلانی دنیا کولتورمان هەیە، بەڵام کولتورەکەی ئێمە مەسەلەن شێوازێکی جیاوازی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە، گەلێک شتی جوانی تایە و هەندێک شتیش هەیە کە باو بوون لە ناو کۆمەلگای ئێمەیە، چوو بوونە قاڵ بوو چوارچێوەی کولتورەوە کە نەماون. هەندێک لەو دیاردانەی کە بە نمونە باسم کردن. بەڵێ ئەلبەتە ئێمە ئەزانین کەلتور گەلێ جار کاریگەری لەسەر ئاینیش هەیە، بەڵام زیاتر ئاین کاریگەری لەسەر کەلتوری میلەتانە بێت. بۆ نمونە ئێمە با بڵێن ئاینی ئیسلام کاتێک ئێمە چین بۆ لای باپیرانمان و کەسە کۆنەکانمان بەتەمەنەکانمان کاتێککە هەر بۆ نمونە ئەڵێم لەسەر ئاینی ئیسلام ئێمە ئێستا گەلێ جار زۆربەمانەوە قسەیاکەین ئەڵێن ئەوان کەسانێکی ئاینی زۆر پاک و فریشتە بوونە، بۆ ئەمانەی ئێستا هەمووی کوشتن و بڕین و جۆرێکی کەن. ئەلبەتە ئەمەیان لایەنە سیاسیەکەیە، بەڵامەوەی ئەوان نەخوێنەوار بووە، ئەلبەتە کەلتورێکی تایبەتی میلەتی خۆمانە بووە و ئەوە توانێتی کاریگەری لەسەر ئەو ئاینە بکە کە ئەوان پەیڕێویان کردووە، تێکەڵیان کردووە بەو ئاینە. و وەکو کوردیش ئێمە هەمان بووە، یەکێک لە بنەماکان مێژوو بەچی ساغەکرێتەوە، مێژوو بە یەکێک لەوەی کە بەدوای شارستانیەکان ئاگەڕێ، شارستانیش بەدوای ئەچێتە زانستی شارستانی و زانستی شارستانیش کنەوتشکنینی شوێنەوارەکانەکە. لەوێ یەکێک لەوانە یەکێک لە بنەماکان کەلتورە، نە ئەتوانم بڵێم سێ چوار بەشی کەلتورە هەمووی کۆکاتەوە. ئێمەی کورد خاوەنی کەلتوری خۆمان بووین، بەڵام ئایا بە درێژایی ئەو مێژووەمان مێژوویەکی دێرین یعنی ئەو کۆوانەی کە ئێساڵێن لە کاتی سۆمەرێکەوە هەبووینە، ئایا بە درێژایی ئەو مێژووە بنەچەیەکی کەلتوری خۆمان پاراستووە؟ لە ڕاستیدا مامۆستا ئەوەی کە من تێبینیم کردووە، میلەتی کورد بەهۆی ئەو بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتی کە هەی بووە، ئێمە نەک تەنها لە بواری کولتوری بەڵکو لە هەموو بوارەکانی تریشە گەلێک کێشە و قەیران و گەلێک گرفتمان هەبووە لە هەموو قۆناغە جیاوازەکانە. میلەتی کورد لە ڕابردووەوە بەهۆی مەسەلەی
داگیرکاریەوە هەمیشە هەوڵ دراوە کە کولتورەکەی نەتەوەکەی هەموو بەها ئەخلاقی و بەها کۆمەڵایەتیەکانی لەناو ببرێ. ئێمە هەمیشە لە نێوان ململانەیەکی سیاسی هەمیشە میلەتێک بووین کە لە چواردەور و لە سەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی و زولهێزەکانی دنیاشە ئەم بەشە جوگرافی هەمیشە چاوی لەسەر بووە، هەمیشە لە ناو کێشە و ململانەیە بووە، هەمیشە بەهۆی ناجێگیری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە نەیتوانیوە پارێزگاریەکی تەواو بە شێوەیەکی دروست لە کولتوری خۆی بکە و بە شێوەیەکی دروست ئێمە تا ئێستا نووسرا لە بەرهەمی نووسراودا تەنانەت کێشە گرفتمان هەیە، یعنی سەرچاوی کوردیمان کەمە. تۆ کە مێژووەکەت نووسراو نەبوو نەنووسرایەوە کولتورەکەش بەشێکە لەو مێژووە کە ئەگەر بنووسرێتەوە. بۆیە ئێمە لەو ڕووە ناتوانم بڵێم هیچ پارێزگاریەک نەبووە. پارێزگاریکردن ڕەنگە خەمخۆری زۆر لە هەموو قۆناغەکانە هەبوو بێ، بەڵام تا ئەندازەیەکی پێویست ئێمە بەداخەوە نەماتوانیوە بە تایبەتی لە ڕووی نووسراوە کولتوری ئێمە بە تحقیق بە وردەکاری بە گواستنەوەی لە سەردەمێک بۆ سەردەمێکی تر ئێمە لەم شتەیە بۆشاییمان هەیە و کەم و کوڕیمان هەیە بەداخەوە. بەڵێ پێش هەموو شتێک نامەوێت لە بابەتەکە دابڕێمە مێ زیاتر بینەوە لای بابەتەکەی خۆت، بەڵام من ئەم پرسیارە کەمێتر نازانم چەند پێیوەستە بە بابەتەکەی خۆت. ئەلبەتە کەلتور ئێمە بە درێژایی مێژوو وەکو باسم کرد ڕاگەیاندنێکمان هەبووە. ڕاگەیاندەکانمان چی بوو؟ ئەو کاتە حەیران و بەیت و لاوک و ئەو شعر و ئەو چیرۆک و داستانانە بۆ کە دەماودەم بۆماناوە تاتۆتەوە و بۆمانیان گێڕاوەتەوە ئەلەویا کەلتوری خۆمانی تیا ئەدۆزینەوە. ئێستا وەک بە تایبەت بە ڕێستان کە لە بەشی ڕاگەیاندنان لە بەشی میدیایان ئێستا کەلتور و میدیا پەیوەندیەکانی چۆنە؟ نازانم ئەم پرسیارم لە بابەتەکە دوورتە خاتەوە یان ناگەن. بە هیچ شێوەیەک من هەر خۆم کۆی بابەتەکە ئەمەیە. جەنابەت باسی کرد کە ئەو گواستنەوەی ئەو قۆناغە بەشێک لە گواستنەوەی قۆناغەکان لە چوارچێوەی نووسین و ئەدەبیاتایە، بەشێک لە چوارچێوەی قۆناغەکان لە گواستنەوەی قۆناغەکان لە چوارچێوەی موزیک و شعر و ئەو بەیت و لاوک و حەیرانی کە جەنابەت باسی کرد کە وێنەیان بۆ ئێمە دروست کردویان ئەو وێنە شعریانەی لە تێکستە ئەدەبیەکانە بۆ شێوازە گواستراوەتەوە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگەوە ئەمێنێتەوە سەرچاوە و ئەبێتە ژێرخانێکی هەم ئەدەبی هەم کولتوری بۆ ئەم نەتەوەیە بەرهەمی نووسراوە وە گواستنەوەیەتی بۆ نەوەکانی داهاتوو. ئەوەی مامۆستاگەر یارمەتیم بێتەوە بزان جەنابەت پرسیارەکەت لەسەر پەیوەندی میدیا و کولتور بوو، دروستە؟ میدیا و کولتوریانی وتم پێشتر ئەو لاوک و حەیران و شتانە هەبووە، میدیامانەرەوە بووە. بەڵام ئێستا میدیا گۆڕاوە، ئیتر ڕاگەیاندن ڕۆژنامە پێیا بۆ ڕادیۆ پێیا بوو، دوایی تەلەڤیزۆن پێیا بوو وە گەشتۆتە ئەمەی ئێستاکە کایبینی. بەڵێ جیهانی ئەمڕۆ بەبێ بوونی میدیا لە ڕاستیدا بەڕێ ناکرێ. هەموو تاکەکان لە هەموو دنیادا بە شێوەیەکی چڕوە، بە شێوەیەکی تونند و تۆڵ، بە شێوەیەک تا ئەندازەی ئالوودە بوون بە ئامرازەکان و هۆیەکانی میدیاوە. بۆیە ئەوەی کە ئێمە من ئەمەوێت لەسەری قسە بکەم کەناڵە تەلەڤیزیۆنەکانن لە دوای ڕاپەڕین و لە دوای ساڵینەوەکانەوە، دوای ئەوەی کە مانگە دەستکردەکان و کەناڵە ئاسمانیەکان تەوژمێکی بەهێزیان لەسەر ئەم ناوچانە دروست کرد. ئێمەش وەکو میلەتی کورد وەکو هەرێمی کوردستان کاریگەر بووین بەم بەکردنەوەی ئەم کەناڵە تەلەڤیزیۆنانە. هەڵبەتە ئەمەش جارێکی تر بۆ خۆی نوخبە و ڕۆشنبیران بۆ چوونی جیاوازیان هەیە لەسەر لایەنی نەرێنی و لایەنی ئەرێنی کاریگەری کەناڵە ئاسمانیەکان. بۆیە ئێمەش لە دوای با بڵێن ساڵی نەوەکانەوە بە شێوەیەکی گشتی کۆمەڵگەی ئێمەش و بە تایبەتی لە ئێستاە و هۆیەکانی پەیوەندیکردن و تەلەڤیزۆنەکان و کەناڵە ئاسمانیەکان بە شێوەیەکی بەرفراوان هاتنە پێشەوانێ، بە شێوەیەکی بەرفراوان کاریگەریان دروست کرد تا ئەو ئەندازەیە کە بەشێک لە بینەرەکان و لە وەرگرەکانیان بە تەواوەتی لەگەڵ پەیام و لەگەڵ ئامانجی
دامەزراوە میدیایەکەی خۆیان یەک بخا بۆیە ئێستا بە شێوەیەکی گشتی و دوای ئەو تحقیقی کە من کردومە بەو نەتیجەیە ئەگەین کە بینەری ئێمە یاخۆت وەرگری ئێمە بە شێوەیەک تا ئەندازەی ئالوودە بوون بە کەناڵە تەلەڤیزیۆنەکانەوە بەڵام ئایا کاریگەریەکە چ جۆرێکی کاریگەری لەسەریان دروست کردووە من هەندێک لەو بابەتانم هەڵبەتە بە سەرقەڵمێک نووسیوە کە لە بیرم نەچێت لە باسکردنیانە ببورن دوای شۆڕشی پەیوەندیەکان دوای دەرکەوتنی ئەم پیشەسازیە نوێیانە دوای ئەوەی کە تیڤ ئەبێتە بەشێکی گرنگ ئەبێتە پیشەسازیەکی گرنگ لە میدیادا شۆڕشێکی کولتوریشمان بۆ دروست بووە ئێمە بارگاوی بوون و کاریگەر بووین بۆ شۆڕشە کولتوری کە لە دنیادا دروست بووە من کارم لەسەر تیۆرەیە کردووە ئەم تیۆرەیە کە پێی ئەوترێت تیۆرەی چاندن باس لەوە کات کە چۆن پەیوەندی نێوان تیڤ و کاریگەرەکەی لەسەر بینەر و لەسەر وەرگرەکانی چییە و تا چه ئەندازێک وە چۆن ئالوودەیان ئەکا ئەوەی کە ئەمەوێت جارێکی تر تەکیدی لەسەر بکەمەوانێ کە کەناڵە ئاسمانیەکان بە ئەندازێک کاریگەریان لەسەر بینەرەکانیان دروست کردو هەروەک مەکلۆهان باس لەوەکە ئەڵێ جیهان ئەبێتە گوندێکی بچووک بە ئەندازێک هەموو کولتورەکان لێک نزیکە بنەوە کولتوری هاوبەش دروستە بێ و زمانی هاوبەشیش دروستە بێ لە ڕاستیە ئێمە ئێستا لەو بارودۆخەوە لە واقعەیەن کە بوونی هەیە ئەو تیۆرەی کە من کارم لەسەری کردووە زۆر بە جوانی ئاماژە بەواکە ئەڵێ پەیامی تیڤیەکان پەیامی کەناڵە ئاسمانیەکان بە شێوازێک لەگەڵ وەرگرەکانی و لەگەڵ بینەرەکانی با بڵێن ئاوێزان ئەبێ تا ئەو ئەندازەیەی وەرگرەکان یان تاکەکان بیر و هزر و ئاراستەی خۆیان لەگەڵ پەیامەکەی لەگەڵ ئەو پەیامی کە تیڤیەکان هەیەە هاوتەریب ئەبێ واتە ئەو زۆر تەکید لەوە کاتەوە کە ئەڵێ مرۆڤ چیتر ئامێر ئاراستە ناکە بەڵکو ئامێرەکانن کە مرۆڤەکان ئاراستاکەن بە گوێرەی ویستی خۆیان بە گوێرەی ئەو سەرمایەدار و ئەو کەسانی کە لە پشتی دروستکردنی ئەم جۆرە لە تەکنەلۆژیان بەو ئەندازەیە کۆنتترۆڵی هزر و ڕەفتار و شێوازی بیرکردنەوەی وەرگرەکانیانەکەن کە تا بتوانن بە تەواوەتی وەرگرەکانی خۆیان لە قاڵب بدەن ئەم کاریگەری شەپۆلێکی نەرمە و کاریگەریەکی بەهێز و قوڵ لەسەر هزر و دەرونی وەرگر و بینەرەکان دروست ئەکات تا ئەو ئەندازەی کە هاوتەریب لەگەڵ پەیامی تیڤیەکانە یاخود ئامرازەکانی میدیایە ئەڕواتە پێشەوە بەڵێ مامەسا شوێن لێرە ئێمە کێشەیەکەیە ئەلبەتە خۆمان نەزانین میلەتی ئێمە یەکێکە لەو میلەتانەی کە بە حکمی چیا لە پشتمان بووە و ناوچەکەمان لە ڕووی جوگرافیاوە جێگەیەکی سەخت بووە بۆیە توانیوێتی ئەو جوگرافیایەوە بخۆشمان توانیمانە زمان بپارێزین و کۆمەڵێک لە دینەکانمان وەکو زەردەشتی و کاکەیی و ئەوی ترمان بیرم نیە ئێستاکە بپارێزین و نەریتیش بپارێزین ئەمە هەبووە لای ئێمە بەڵام چەند ئێمە کاتێکە تەلەڤزۆن دامەزرا چەند تەلەڤزۆن و ڕادیۆ توانیان زیاتر پەرە بە کەلتور و نەریت و خواستەکانی میلەتی کوردمان بدەن لەگەڵ ئەو ڕەوتەیە بچن بەڵێ جا من هەر لەسەر ئەو تیۆرەی کە باسم کرد تیۆرەی چاندن من بە گوێرەی ئەو تحقیقی کە کردومە گەشتومەتە ئەو دەرئەنجامەیکە ئێمە وەکو دامەزراوە میدیایەکانی خۆمان وەکو کەناڵە تەلەڤیزیۆنەکانی خۆمان ئەو کاریگەری کە دروست بووە بەداخەوە بەهۆی ئەو هەژمونە لە قۆرخکاری و لە داگیرکاری وڵاتانی دەوروبەر و وڵاتانی زلهێز و ئامانج و تموعەکانیان لەسەر ئێمە لەسەر ئەم نەتەوەیە ئێمە ناڕاستەخۆ بەبێ ئەوەی کە پێ بزانین کاریگەریەکی نەرێنی لەسەر کولتوری ئێمە دروست بووە وەکو وتم لە سەرەتا باسم کرد ئێمە بووین بە کولتورێکی کار لێکراو
ناڕاستەوخۆ بە شێوەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئێمە هاتوین لە ڕێگای کۆمەڵێک پرۆگرامی تەلەڤیزیۆنیەوە و بە هەمان شێوە لە ڕێگای کۆمەڵێک دراماوە ئێمە بەجێ ئەوەی کە پارێزگاری لە کولتورەکەی خۆمان بکەین و ئێمەش کولتورەکەی خۆمان نیشان بدەین وەک لە نەتیجەی تحقیقەکەم دوایی کە بە خاڵ هەمووی باسەکەم کە چیم بۆ دەرچووە ئێمە نەمانتوانیوە پەیوەندیەکی معریفی یاخود کاریگەریەکی معریفی و هۆشیاری لەسەر وەرگری خۆمان و بە تایبەتی گەنجان دروست بکەین و بە پێچەوانەوە ئێمە تەنها وەسیلەیەک بووین میدیای ئێمە دامەزراوە میدیاکانی ئێمە بەشێکی زۆر لە دامەزراوە میدیاکانی ئێمە هۆکارێک بوون یاخود وەسیلەیەک بوون بۆ گواستنەوەی ئەو کولتورەی ئەو وڵاتانەی کە هەژمونیان لەسەر ئەم ناوچەیە هەیە و بێگومان کاریگەریەکەش کاریگەریەکی نەرێنی بووە چونکە هیچ خزمەتێکی نەکردووە تەنانەت کۆمەڵێک ڕەفتار و کۆمەڵێک مۆدێل و کۆمەڵێک لایفستایلی دروست کردووە لەم ژینگەی ئێمە کە لەگەڵ ژینگەکە یەک ناگرێتەوانێ و پێکدادانێکی گەورەی دروست کردووە و جگەل لەوەی کە ئالوودەبوونێکیشی دروست کردووە ئەگەر تێبینی بکەین دراما هەیە لە کەناڵەکانی ئێمەدا پەخشەکرێت و دۆبلاژ کراوە بۆ زمانی کوردی بە زمانی کوردی پەخش ئەکرێتەوە 300 حەڵقەیە یعنی ئەمە بە جۆرێک ئالوودەبوون دروستەکە تۆ بتانی 300 ڕۆژ بە دیار درامایەکەوە دابنیشی کەواتە مێشکی تۆ و هزری تۆ کۆنتڕۆڵ بووە لەلایەن ئەو کەناڵەوە لەلایەن ئەو درامایەوە کە ئیتر بابەت و داستانەکانی ناو ئەو درامایش بۆ خۆی جارێکی تر قسەی لەسەرە ببوورە نازانم بەیوام بتوانی بێتم جوابی پرسیارەکەت بیەمەوە مامۆستا وەڵامی پرسیارەکەت دایەوە یعنی مەرج نییە لەمەوێت لە تەوەرەکەی ئەوەی کە خۆت ئامادەت کردووە لەوە نازانم دا بڕێنیان ناگەر وڵی ئوستاس پێم خۆشە بۆ ئەو بەڕێزانەی کە لێرە هەن یەکەم لەسەر ئەم بابەتە قسەیان بۆ بکەم لەسەر مەسلەی شێوازی ژیان لەسەر مەسلەی شێوازی ژیان و هەروەها ئەوەی کە ئێستا بە تایبەتی زۆرەوان بە مامۆستا با من بەس پرسیارەکانم مێ گەرم و گوڕیەک بە ئەگە پرسیاریش هەبوو ئاگادارم کەیتەوە هەڵبەتە بەڕێزان بۆ مامۆسای ئازیزیش من لە ماوەی ڕابردووە نامەکەم لەسەر کاریگەری کەناڵە ئاسمانیەکان بوو لەسەر شێوازی لەسەر کولتوری کۆمەڵاتی و شێوازی ژیانی گەنجان ئەو تیۆرەی کە من کارم لەسەر کردووە تیۆرەی چاندنە کاشت بە فارسی پێی ئەوترێ ئەم تیۆرەیە جۆرج گرێمبەرە پێم خۆشە لێرە هەندێک لەو بابەتانە باس بکەم و هەندێک لەو تیۆرەیە باس بکەم چونکە پێم وایە لەگەڵ ئەو بابەتێک کە ئێمە ئەمڕۆ هەڵمان بژاردەوە بە شێوەیەکی گشتیش وەکو ضرورەتێک بۆ باسکردنی لەگەڵ بابەتەکانی ئێمە زۆر یەک ئەگرێتەوانێ ئەم تیۆریایە باس لە کاریگەریەکانی تیڤیەکە لەسەر بینەر لەم تیۆریەدا تیۆری چاندن گرنگی بە وێناکردنی بینەر ئەیە ئەو وێناکردنی بینەر کە لایەن کەناڵە تەلەڤیزیۆنەکان و پێ ئەدرێ خۆی چی وێنایەکی هەیە لە هزری خۆیە و میدیا چی پێ ئەبەخشێ تەلەڤیزیۆن چی پێ ئەبەخشێ بە شێوەیەکی گشتی ئەڵێ تیڤی دنیابینی مرۆڤ ئاڕاستاکات بەو شێوازەی کە خۆی ئەیەوێ هەر وەکو ئەوەی کە منیش لە قسەکانە باسم کرد تاکید لەسەر ئەوە کاتەوە بەوتەی گرنگبەر و هاوکارەکانی چاندن پرۆسێکی یەکلایەنە نییە بەڵکو ئەڵێ پرۆسێکی کێشکردنە واتە پرۆسێک نییە کە تەنها یەکلایەنە ئاراستە بڕێ کێشکردنەواتە بینەر کێش ئەکا بۆ خۆی ڕەنگە هەر گروپێک لە بینەرەکان بە ئاراستێکی جیاوازە بیر بکاتەوانێ بەڵام دوجار ئەچنەوە ناو یەک ناوەند لە یەک ناوەندی میدیادا ئاراستاکرێن ڕەنگە بە شێوەیەکی گشتی ئەم بینەری کەناڵی سین بێ ئەو بینەری کەناڵی ئەی بێ مەسەلەن ئەو بینەری بەڵام دوجار هەمووی یەک بابەتە کاریگەریەکان یەک پەیامە
چاندن بەشێکە لە پرۆسێکی هەمیشەی و دینامیکی پێشکەوتوی کارلێکردن لە نێوان پەیام و کۆنتێکستەکانی پێشوودا. لە شوێنێکی تریشە ئەڵێ بینەری تۆڕە تیڤیەکان تاوەکو زیاتر ئالوودەی تیڤی بن، ئەوە زیاتر بەها و بیر و باوەڕیان لەگەڵ ئەو ناوەڕۆکانەیە هاوتەری بکەن کە تۆڕەکان هەڵگرین. ئەمە بە شێوەیەکی ڕوون باسیەکە، واتە تیڤیەکان بینەر وا بەبار ئەهێنن بینینی ڕاستەقینە بۆ جیهان و بۆ ژیان بە دیاریکراوی و بە تەواوەتی ئەوەیە کە تیڤیەکان نیشانی ئەیەن. ئەمە هەڵبەت ببورن. هەڵبەتە ئەم تیۆرەی چاندن زۆرە، بابەتەکانیشی زۆرە، بەڵام لێرە دەرفەت نابێت کە بە شێوەیەکی گشتی باسی بکەم، هەر بە کورتی هەندێک لە بابەتەکانم باس کردووە. ئەوەی کە دواتر ئێمە بینە سەر ئەوەی شێوازی ژیانی گەنج چییە، شێوازی ژیانی کۆمەڵایەتی چییە بە شێوەیەکی گشتی. لە ئۆکسفۆردا باس لەواکە کە ئەڵێ ڕێگای جۆرا و جۆرە کە مرۆڤەکان و گروپە کۆمەڵایەتیەکان گروپە کۆمەڵایەتی جیاوازەکان لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە ئەیگرنە بەر. هەروەها لۆگمان لە پێناسێکی ترە باسی شێوازی ژیانەکە، شێوازی ژیان وەک ڕێگەیەکیان شێوازێک گوێناکە کە مرۆڤەکان لە ماوەی ژیانیانە ئەیگرنە بەر. هەندێک پێناسەی تریشمدا ناوبست پێم خۆشە زیاتر خۆمان قسە بکەین مامۆستا. پێناسێکی بۆردیۆ هەیە کە باس لە سەلیقەیان خۆەکە، ئەڵێت شێوازی ژیانی کۆمەڵایەتی خۆەکان بنەمای بەرهەمهێنانی ڕەفتارە جیاوازەکە جۆرا و جۆرەکانی مرۆڤن. لە شوێنێکی تردا بەگشتی پێناسەکان زۆرن لەسەر شێوە ژیانەکان. باشتر وایە مامۆستاگیان ئەگەر جەنابەت پرسیارێکی ترت هەبێ، ئەگەرنا بۆی لەسەر ئەو کاریگەری لەسەر گەنجان قسە بکەینەوە. بەڵێ من پرسیار وەکو ڕوونکردنەوەیەک و لەگەڵ پرسیارە بزانم لە بابەتەکەی بەڕێستانە هەیە. دایک یەکێکە لەو پایە کۆڵەگەی کۆمەلگا کە پارێزەری نەریتە، چونکە دایک لەگەڵ شیردان بە مناڵەکەیە ئیتر هەموو نەریتەکانی فێرەکات. یەکەم شت ئەوەی کە زگماک لە خوێن و لە جیناتی دایکایە کە بۆی ماوەتەوە لەگەڵ شیرە ئەڕواتە جەستەی ئەو مناڵەوە. ئەو مناڵە وا گۆشەکات بەو ستایلەی کە دایکەکە ئەوێت یا لە پیانی لەبوونی دایکایە. لە هەمان کاتشە هەتا ئەو مناڵە پێگە دایکە و شتانی پێڵە کە خۆی ئەیزانی و لە دەوروبەری خۆیاتی و لە نەریتەکەی خۆیاتی لە کەڵچەرەکەی خۆیاتی. لێرەوە من ئەم پرسیارم هەیە، ئایا ژن لە کۆمەلگای ئێمەیە ڕۆڵی سەرەکی هەبووە لە پاراستنی نەریت و بەرپەرزدانەوەی ئەو کەناڵە ئاسمانیانەی کە هێرشەکەنە سەر کەڵچەری ئێمە؟ بەڵێ مامۆستا ئەگەر تێبینی بکەین ئەو بابەتی جەناب باسیەکەی بە تەواوەتی لە ڕابردوودا بەڵێکە دایک خێزان وەکو باسنەی یەکەم کاریگەریەکی زۆری لەسەر مناڵەکانی هەبووە بۆ گواستنەوەی ئەو کولتورەی کە هەیەی. ئەمە وەکو نمونەیەک من باسی یەکەم لە ڕابردووە ئێمە جەژنمان هەیە. جەژن بۆت جگە لە بۆعدە ئاینێک ڕەهەندە ئاینەکەی ڕەهەندێکی کولتوریشی هەڵگرتووە. ئەگەر باوکێک بڕۆشتە سەردانی هاوسەکانی بکردایە پیرۆزبای جەژنی لێبکردنایە مناڵەکەی لەگەڵ خۆی برد، کوڕەکەی لەگەڵ خۆی برد. ئەمە وەکو ئەوەی کە نیشانی بە ئەم کولتورە لە پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوانیانە هەبووە. بەڵام ئایا ئێمە لە ئێستایە لە هەمان ژینگە و بارودۆ خاین لە هەمان ژینگەیان دایک و باوک و خێزان چ کاریگەریەکی لەسەر مناڵەکەی هەیە؟ پێم وایە جیاوازێکی زۆر لە نێوان ڕابردوو لە ئێستایە بوونی هەیە و دایک ناتوانین بڵێن ڕۆڵی نیە، بێگومان ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەیە. بەڵام ئەوەی کە ئەمێنێت چەوانێ ئێمە تەنها یەک باسنەمان نییە بۆ ئەوەی کە نەوەیەک فێر بکەین و پێی بگەێنین. ئێمە چەند قۆناغێک و چەند وێستگەیەکمان هەیە بۆ ئەوەی کە نەوەیەک پێی داتێپەڕێ. لە دوای خێزان قوتابخانە دێت، لە دوای قوتابخانە زانکۆ دێت، لە دوای زانکۆ کۆمەلگا دێت، چونکە دوجار ئەم نەوەیە ئێمە لە کوێ با بڵێندەکان لە یەکەم بازنەوە کە دێت کۆ تا شوێن کۆمەلگایە، ئایا لە ناو کۆمەلگایە و ئەو کاریگەریانی کە لە ناو کۆمەلگای هەیە بێگومان ئەم نەوەیە ئەم گەنجە کاریگەر ئەبێ پێی. بۆیە ئەرکی یەکەم کە خێزانە هەندێک جار بیرمان نەچێ ئێمە گەر باسی دۆخی ئێستا و ژینگەی ئێستا بکەین بە شێوەیەکی گشتی دۆخی کۆمەڵایەتی ئێستا لە کوردستانە، دۆخی ژینگەی کۆمەڵایەتی کوردی
ژینگەیەکی گۆڕاوە، تەنانەت دایکەکان گۆڕاون، باوکەکان گۆڕاون. گۆڕانکاریەکە دوجار ئەوەش قسەی تر هەڵ ئەگرێ گۆڕانکاریەکە بە چ ئاراستەیەکە چ ئاراستێکی وەرگرتووە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو گۆڕانکاریە ژینگە کۆمەڵایەتیە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر نەوەیەک بۆ نەوەیەکی داهاتوو. تەنانەت لە یەکێک لە خاڵەکانە کە دواتر دێمە سەری باس لەوەکە کاریگەری تیڤ چییە لەسەر خێزان، لەسەر پەیوەندی تاک لەگەڵ خێزانە. تاک لەگەڵ خێزانە چ پەیوەندیەکی پەیوەندەکان پەیوەندێکی دروستە و مامەڵەکردنەکان مامەڵێکی دروستە یان بە پێچەوانەوە تاک ئێستا تووشی دابڕام بووە. تۆ ئەوەی کە تێبینی بکەی ئێستا بە بۆنەی ئەوەی کە لەگەڵ هەموو دۆخی خراپی ئابووری و ناجێگیری سیاسی کۆمەڵێک لەم قەیرانانەی کە ئێستا هەمومان لە ناو ئەم هەرێمەیە بەری ئەکەوین و ناڕەحەتمان ئەکا تووشی کێشەی کردوین، بەڵام لەگەڵ ئەوشا بیرمان نەچێ ئەم ژینگەی ئێستا لەگەڵ ژینگەی ساڵانی پێشنەوەکانە خێزان کۆی گشتی خێزان تەنها لە 2 ژوورە ژیانی بەڕێکرد، تەنها لە 3 ژوورە ژیانی بەڕێکرد. ئێستا کەم خێزان هەیە کە ژووری خەوی مناڵەکەی جیاواز نەبێ، بۆیە تەنانەت هەندێک جار نانەکەشی لەگەڵ ناخوا ئەو بەجێ ئەهێڵێ. بە شێوەیەکی گشتی هۆیەکانی پەیوەندی، هۆیەکانی تەکنەلۆژیا، ئامرازەکانی میدیا هۆکارێکی گرنگ و گەورەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ کە تاکی لە خێزان دوور خستۆتەوە دای بڕێوە. تەنانەت تێبینی بکەی ئەگەر بێت و 8 ئەندامی خێزانیان 6 ئەندامی خێزان لەناو یەک هۆڵی شابن، بەڵام پەیوەندیان بە یەکەوە نییە، پەیوەندیەکی پچراویان هەیە، چونکە هەر یەکە و لەگەڵ مۆبایلەکەی خۆیان لە دنیا و لە جیهانی سۆشیال میدیای خۆیان لە جیهانی پەیوەندیەکانی خۆیاتی. ڕاستە دووبارە ئەمەش پەیوەندیەکی ترە لە نێو تۆڕەکانەوە، بەڵام ئەم پەیوەندیە چه جۆرێکی پەیوەندیە؟ بەڵێ من هاوڕاتم لەو مەسەلەیە، چونکە مەسەلەی تەکنەلۆژیا کاریگەریەکی ئەوتۆی زۆر گەورەی بەسەر خێزانەکان لە هەموو دنیاە هەیە. بەڵام ئێستا بۆ نمونە لە وڵاتانە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و لە کەنەدا و لەوانە بیر لەوە ئەکەنەوە پارە بۆ ئەو دەستگایانە سەرفەکەن، ئەمە دەوڵەت دەستگایانە سەرفەکەن بۆ ئەو تەنانەت لەم ئەمریکایە تا ساڵانی پێشەوەی داتەپینی باری ئابووری پارەیان خەرجە کرد بۆ گروپە شانۆیەکان و بۆ فیلمەکان، ئەمە لەم شارەی من لەم ویلایەتەی من، بۆ ئەوەی تۆڵدەن نەرید بپارێزن، کەڵچەر بپارێزن و کەڵچەرە جوانەکانی میلەتانی تر بهێنن ئاشنایکەن بە میلەتی ئەمریکی. ئێستا لە کەنەدا یەکێک لەو بابەتانە لەو چەمکانە پارە بەو گروپانە ئەدرێت کە ئەو ئیشانە بکەن، هەڵدەن کەڵچەری میلەتانی تر. ئێستا بڵێن من یا تۆ ئەڕوین بۆ وڵاتە لە وڵاتە گەر ئیشێ بکەین، ئیشێکی هوەری بکەین، ئەگە پارەمان نەدەنێ بەڵام دەوڵەت پشتیوانمانە ئەشیانوێ بە تایبەت خەڵکی وڵاتە تێکەڵی ئەوە بێەوە کەڵچەری تازە و باشەکەش. ئایا پرسیارەکەم لێرە ئەوەیە، ئێمەی کورد هەڵدێن کەڵچەرە باشەکانی میلەتان وەرگرین لە تەلەڤیزۆنەکان و لە ڕێگەی ڕاگەیاندن و نووسینەکانمانە سوودی لێ ببینین، یاخو بەگشتی بێت یاخو ڕەتی کەینەوە؟ بەڵێ من لە ڕاستیە ینی ڕای من وایە کە ئێمە نابێ ئەوەی کە نوێگەری و ئەوەی کە لە جیهانی نوێدا هەیە ئێمە ڕەتی بکەینەوە بە پێچەوانەوە. ئێمە پێویستمان بەوە هەیە بە شێوەیەکی گشتی، ئێمە لە ئێستاە پێویستمان بەوە هەیە بە سیاسەتێکی کولتوری هەیە، بە پەروەردەیەکی کولتوری هەیە بۆ ئەوەی بتوانین ئەگەر ئەو کەم و کوڕی و کێشانەی کە لە ئێستا ئێمە هەمانە بۆ نەوەکانی داهاتوومان چۆن وا بکەن کە پارێزگاری لەو کولتورەی خۆمان بکەین و بە شێوەیەکی گشتی مەسلەی ئاڵوگۆڕی کولتوری لە دنیادا بوونی هەیە، یعنی شتێک نییە ئێمە بتوانین خۆمانی لێ تەریک بکەین یان خۆمانی لێ دوور بخەینەوە، نا بە پێچەوانە و من پێم وایە ئاڵوگۆڕی کولتوری لایەنی زۆر زۆر ئەرێنی هەیە بۆ کۆمەلگا بە پێچەوانەوە کۆمەلگاکان لە ڕێگەی بینینی کولتورەکانی ترەوە ئاست و توانای هۆشیاری و معریفیش
معریفیشیان بەرز ئەبێتەوە کاریگەری لەسەریان دروست ئەکا بۆیە ئێمە زۆر پێویستیمان بەو پەیوەندیە کولتوری و کۆمەڵایەتیە هەیە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە لە دنیای ئەمڕۆی ئێمەدا کێشەی دروست کردووە ئەوەی سیاسەتی دامەزراوە میدیایەکانە کە بە چ سیاسەتێک ئیشەکە بە چۆن لەسەر سیاسەتی کولتوری کار ئەکا چۆن ئاگادار بێ کە بێ ئەوەی کە خۆی دێت ئەم نەوتە ئەم ئاگرە ئەهێنێت ئەیکا بە جەستەی کولتوری نەتەوەکەی خۆیە ئێمە چۆن ئەمە بپارێزین من ناڵێم لە یاخود لەگەڵ ئەوە نیم بڵێم کە ئێمە نابێت هیچ درامایەکی بیانیە هیچ درامایەکی هیچ دەوڵەتێک و هیچ وڵاتێکتر نا بە پێچەوانەوە ئێمە پێویستیمان بۆ هەیە کولتورەکانی دنیا ببینین مەشاکیلەکانی دنیا ببینی ئێمە زنجیرەیەک درامای کۆریمان بینی و بە پێچەوانەوە زۆر تربەوی بوون زۆر پەروەردەیی بوون بە پێچەوانەی ئەوەی کە کاریگەری خراپ دروستکە ڕەنگە کاریگەری زۆر جوان و باشیشی دروست کرد بێ بەڵام ئێمە ئەو سیاسەتی ئەو دامەزراوە میدیایانە زۆر گرنگە بە شێوەیەکی گشتی ئەرکی حکوومەتە ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە ئەرکی نوخبە و ڕۆشنبیرە کە چۆن کار بکەین بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەمانە ئەو جوانیانەی کە لە کولتوری خۆمان هەمانە بیپارێزین بیکەینە بەرهەمی نووسراو و چۆن سوودمەند بین لە کولتوری گەلانی تری دنیا وەکەوەی کە سوودمەند بووین تەنانەت تۆ تێبینی بکە ئێمە لە ڕێگەی حتا ینی خواردن کولتوری خواردن ئەمیش بەشێکە دوجار لە کولتورەکەی ئێمە تۆ تێبینی بکە ینی ئێمە بەبێ ئەوەی ئاگادار بین بە هێواشی و شەپۆلێکی نرم کاریگەری لەسەر کولتوری ئێمە هەیە چ لە ڕووی خواردنەوە چ لە ڕووی جلوبەرگەوە چ لە ڕووی دامەزراوە میدیاکان و دراما و گۆرانی و کلیپ و هەموو ئەوانە و من حەزەکەم لێرە یەک ڕوونکردنەوە بم بە هیچ جۆرێک من لەگەڵ ئەوە نیم دابڕاو بین لە دنیای نوێ دابڕاو بین لەگەڵ کولتوری گەلانی تر دابڕاو بین من یعنی هیچ ڕوئیایەکی یاخود تۆنێکی ناسیۆنیستانەم نییە لەسەر مەسەلەی ئەم قسانی کە ئەیکەم بە پێچەوانەوە ئێمە پێویستمان بۆ هەیە ئاگامان لە دنیا هەبێ لە گەلانی دنیا بێ لە کولتوری دنیا بێ لە موسیقی دنیا هەبێ لە خواردنی گەلانی تر هەبێ ینی تۆ تێبینی کە ئێستا ئێمە نەک تەنها دراما و گۆرانی و کۆمەڵشتی تر تەنانەت خواردن ئێستا ئێمە ئەوەندەی کە فاسفود و ئەوەندەی کە شێوە خواردنە خەربیەکانیش لێرە بوونی هەیە ینی ئێمە بارگایی بووم بە زۆر شتی تر بە زۆر کولتوری تری دنیا کە ڕەنگە بیرمان نەبێت یاخود مەسەلەن لە نمونونەکانمان باسی نەکەی لە وەختی کەیە مەسەلەن ئێمە قسە لەسەر ئەم بابەتانە بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە پێویستمان بە ئاڵوگۆڕی کولتورە بەڵێ پێویستمان بەوەیە ئێمەش خۆمان نیشان بین تەنها کار لێکراو نەبین ئێمەش ئەمانوێت کولتورە جوانەکانی خۆمان نیشانی گەلانی تری دنیا بین دوجار ئەوە ئەو سیستەمە و ئەو پەیوەندیە لە نێوان دەوڵەتێکی تر دوجار بیریشمان نەچێ هەموو ئەمانەی کە ئێمە باسیەکەین لە چوارچێوە سیاسەکەیە ڕنگ ئەداتەوە و کاریگەری هەیە و سیاسەتیش کاریگەری لەسەر دروستبوونی ئەو کولتور و ئەو پەیوەندیە هەیە بێگومان بەداخەوە ئێمەی کورد بووینە بە پاشکۆی سیاسەتی وڵاتانی تر ئێمە وەکو خۆمان وەکو شەخص ناڵێن بەڵام وەکو حزبە سیاسیەکانمان وەکو سیاسیەکانمان نەیانتوانیوە بەرپەرچی ئەوانە بنەوە بەو بەرپەرزدانەوەی ناکە دیکتاتۆرەکان وەکو سەدام کردوێتیوان وەکو کۆریای باکوورەی کا دێ فلتەر لەسەر ئێستا ئێران مەسەلەن فلتەر لەسەر ئینتەرنێتی وڵاتاندانن یا خۆی پارێزن بەو ئاستەش ناچونکە بۆ بەشی ئەوە فیلم و تەلەڤزۆنەکان چەمچی هوشیاریان هەیە بۆ میلەتان نێمەش دەتوانین سوودی لێبین وەکو بەڕێزتان باستان کرد بەڵام ئەبێ زۆر وریابین لەوەی کە شتە خراپەکان نێنە ناومانەوە ئەمە یەکێکە لە چەمکە ئەساسیەکان بەڵام ئەمڕۆ دنیای جیهانگیریە چیەکەیت یعنی ئێستا تورکیا لە دراماکانیە لە هەموو شتەکانیە وا پێشانەدات بە جلوبەرگ و بە خواردن و بە هەموو کەرەسەکان بەیانی مناڵێک لە بازاڕە لەو درامایەوە بینوێتی لەو فیلمە تورکیەوە بینێتی لەو تەلەڤزۆنەوە بینێتی کە ئیش بۆ تورکیاکە حەز لە خواردنێکەکە لە بازار بیخوا چێتە مەکدۆناڵدا چێتە چۆ ئەو فاسفودانی کە بەڕێستان باست کرد یان هەرە جلانی کە لەبەریەکە بەڵام خۆ ئێمە وەکو میلەت هەوڵمان داوە کەڵچەرەکە بپارێزین بەڵام لێرەیە مامۆستا ئەلبەتە ئێمە باسی کەناڵە تەلەڤزۆنەکانمان کرد وەکو ڕاگەاندن
ئێستا ئەم پێگە ئەلکترۆنیانەی ئینتەرنێت هەیە لەناو ئەم پێگە ئەلکترۆنیانە جارێ تیارە دینیە ئیسلام سیاسیەکان ئیسلامیە سیاسیەکان و ئێمەش هروژمێکی کۆمەڵی ڕۆشنبیران و ئەدیبان هەیە بەرە ڕووی ئەو تەلەڤزۆنانە ئەوەستینەوە زۆر جار لە میدیاکانە ئەیبینن یعنی لە زۆر شتا تۆ بڵێ ئەم ئێمەش کاریگەریمان هەبێ لەوەیە هەر ئەم پێگەیە وە چەنەها پێگەی تر هەیە وەکو ئێرەی فلیمسازان هەوڵی پاراستنی نەریت و زمان و هەموو ئەو شتانەی کە میلەتی کورد شوناسی خۆی پێناسێنێ ئیشی بۆ کرێ ئایا توانیمان ئەو بەرەنگار بوونەوەی دروستکەین؟ بەڵێ لە ڕاستیدا من لەم ماوانەی ڕابردوودا بوو لەسەر هاوکێشێکی سیاسی بوو دکتۆر عادل باخەوان قسەی کرد باسی لە ڕۆڵی نوخبە و ڕۆشنبیر کرد کە ئەکرێ کاریگەریان هەبێ ڕاستە بکەرە سیاسیەکان کاریگەریان هەیە لەسەر دۆخە سیاسیەکان و لەسەر چارەنووسە سیاسیەکان بەڵام لە کۆتاییشدا نوخبە و ڕۆشنبیر هونەرمەند ئەدیب هەموو ئەمانە بەرپرسیارەتیەکی مێژوویان لە وێستگەیەکە ئەکەوێتە ئەستۆ ئەم بابەتە بۆ ئەم بابەتەی کە ئێمەش ئێستا باسی ئەەکەن لەسەر مەسەلەی کولتور لەسەر مەسەلەی میدیا لەسەر ئەو کاریگەریانەی میدیا بێگومان و لەسەر ئەو چەند خاڵی جەنابەت باسی کرد کەناڵی فڵان مەسەلەن کەناڵێکی ئیسلامی سیاسی یاخود هەر کەناڵێکی ترە بێگومان ئێمە پێویستمان بە ڕۆڵی نوخبە و ڕۆشنبیر هەیە پێویستمان بەو ئاراستەیە هەیە کە کاری لەسەر بکەین شتێک هەیە لە ناو نوخبە و ڕۆشنبیری ئێمەیە ئەویش ئەوەیە کە وەکو ئەڵێ لەبەر ئەوەی کە بێئەمەل بووە و پێی وایە هیچ چارەنووسێک نییە و هیچ بێهیوایە لەوەی کە ڕۆڵی هەبێ و قسەی هەبێ و دەنگی هەبێ لەبەرەوەی کە پێی وایە ئەم بەشدار نییە لە هیچ شتێکە ئەم بەشدار نییە لە چارەنووسی وڵاتەکەی میلەتەکەی خۆیدا نەتەوەکەی خۆیدا بە شێوەیەک بەهۆی ئەم ناجێگیری و ناسەقامگیری سیاسی ئابووری لە ناوچەکەدا یعنی وای لێ هاتووە نوخبە و ڕۆشنبیریش هەریەک ڕەنگە سەرقاڵی ژیان و ئیش و کاری خۆیان بن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی تێبینی ئەکرێ هەڵوێست هەیە لە کاتی مەواقیفەکانە لە کاتی ڕووداوەکانە لە کاتی مەسەلەن ئەوەی کە پێویستە بەڵام هێشتا ئێمە پێویستمان بە زیاتر تەواجودی نوخبە و ڕۆشنبیر هەیە لە بەرامبەر ئەو لایەنانەی تر کە ئێمە پێمان وایە ئەبنە مەترسیە یاخود ئەبنە کێشەیەک لەسەر نەتەوەکەمان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کولتوریەوە حتا لە ڕووی سیاسیەوە بۆیە تەواجودی زیاتری نوخبە و ڕۆشنبیر بۆ ئێمە گرنگە و من پێم وایە هەر هەنگاوێک و هەر بازنەیەک ئەگەر بچووک بێ ئەگەر گەورە لە کۆتاییە کاریگەری خۆی دائەنێ بۆیە هەموو ئەم هەوڵانە یعنی من هەمیشە ئەوە ئەڵێم ئێمە ناکرێت لە بەرۆی ناجێگیری ناسەقامگیریکی سیاسی هەیە لە بەرۆی یا پشێویکی سیاسی پشێویکی کۆمەڵایەتی هەیە ئێمە ئیتر بڕۆین لە ماڵەوە دابنیشین بڵێن نا جارێ پێویستمان بۆیە ئەوە چاک ببێ من یەک نمونە باس ئەەکەم لەسەر سۆشیال میدیای خۆم بابەتی فیلمێکم دانابوو دۆستێک بۆی نووسی بووم ئێمە نانیە بیخۆین فیلمی چی بەڵام ینی کەوتینە موناقەشەیەکە وتم بەڵام تۆ پێت وایە لە بەرۆی ئێمە نانمانی بیخۆین ئیتر هیچ کەسێک هیچ شتێ نەکا هەمومان بڕۆینە ماڵەوە کەس فلم نەکا کەس شانۆ نەکا کتێب ئەدەبیات لە لایەکی تر مەسەلەن هەموو شتێ فەرامۆش بکەین نا بە پێچەوانەوە لە هەموو ئەو بارودۆخانەی کە ناسەقامگیری بوونی هەیە زۆرتر ئێمە پێویستمان بە ئەدای هونەرمەندە بە ئەدای ڕۆشنبیرە بە ئەدای نوخبەکانە کە تەواجودیان هەبێ کە قسەیان هەبێ و کە هەڵوێستیان هەبێ چونکە لە کۆتاییدا ئەوان کاریگەری گەورەیان هەیە ئەگەر بێمتمانەی بۆ سیاسیەکان و بۆ بکەرە سیاسیەکان دروست بووە بەڵام هێشتا ڕۆشنبیر و نوخبە متمانەی لەدەست نەداوە ڕەنگە لێرە و لەوێ بەشێک قسە یاخود قسە هەبێ لەسەرەوەی کە هەندێک یاخود
کەسانێک هەبن بەهۆی سوودمەندبوونیان لە لایەنێکی سیاسیەوە بەهۆی سوودمەندبوون و بەرژەوەندی داراییان لە شوێنێکدا بێدەنگن یاخود قسە ناکەن یاخود ناتوان کاریگەری دروستکەن بەڵام لە کۆتاییدا بەشی ئەوەشمان نخبە و ڕۆشنبیر هەیە کە لە هەموو هەڵوێستەکانە کە هەڵوێستیان هەبێت لە هەموو ڕووداوەکانە لە هاوکێشە سیاسەکانە لە هاوکێشە کۆمەڵایەتیەکانە بە تایبەتی مەسلەی کولتوریش مەسلەیەکی ئاسان نییە لە هەموو دنیادا لە هەموو دەوڵەتانی دنیا کولتور شوناس ئەمانە بەشێکی گرنگن لە بنیادنان لە ژێرخانی هەر دەوڵەتێک کە بیپارێزن کە پەرەی پێبن کە پارێزگاری لێ بکەن بۆیە ئێمە هەتا خەیاڵمان بەتەنها لەسەر شوێنێکی تر بێەوە پێمان وابێ ئیتر مەسەلەن ئۆکەی ینی من کێشەم لەگەڵ ئەوە نییە منیش لەگەڵ خەڵکم منیش لەگەڵ هەموو کەسی ترم منیش هاوبەشم خاڵی هاوبەشمان هەیە لە معاناتەکانمان لە کێشەکانمان بەڵام معنای ئەوەش نییە کە ئیتر شتەکانی تر فەرامۆشکن و لە ناویشیانە کولتور. بەڵێ منش بە بێگومان هاوڕاتم لەو مەسەلەیە بە تایبەت لەم ماوەیە ئێمە بینیمان ینی لەم ساڵانەیە ئەم پێگانە کاریگەری زۆر باشیان هەبوو لەسەر کۆمەڵێ چەمک هەر لە شەهیدکردنی ماریا توانرا لە ڕێ ئەم پێگانەوە سەرکۆنەی ئەو بکوژانە بکرێ و ئەو بیرۆکانی کە هەبوون لە کۆمنتەکانە گەلێ جار ڕەت کرانەوە ئەم ڕەتکردنەوەی ئەگەر تۆسقالێکش بێ کاریگەری هەبوو ئەوەی خواناس شەهیدکردنی خواناس هەر هەرایەکی گەورەی نایەوە بەرامبەر بە ئەو خەڵکانی کە هانی بکوژەکەیان دابوو و بێزگەلەوەشە لەم ڕۆژانەی ترە بینیمان ئەو دوو ئازیزەمان کە لەسەر کارێکی شانۆیی ژیران و هونەرمەندان و هەموو پێگالە ترۆنەکان چۆن کردیان بەهارە دادگایان هێنایە سەر ئەوەی کە پەشیمان بێتەوە ئەلبەتە کاریگەری ئەبێت بەڵام ئیشی زیاترێوێ و من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو قسانە نیم کە بڵێ نانیە بیخۆین ئێمە برادێکە لەو ماوەیە پۆست سکرینشات با بڵین شاشە وێنە شاشەی پۆستێکی بۆ ناردم یەکێکەڵێڵە فلیمسازان هەر شتێکە ئەمە زەهرە ئەڵێ ئەمە گەمژەیە ئەمە چییە هەر لا ببرێت کاکە دەم کۆکەنەوە با لا ببرێت کەچی وتیان دوای چەند دقەیەک نەما بۆ دیارە ئەمە کۆمەڵی برادری کە ڕەتیان داوەتەوە پیان و تۆوانیە کاکە ئێمە سوودمان لێبینیوە اینجا من بۆ خۆم بە هیچ شێوەیەک لەگەڵ داخستنی هیچ پێگەیەک نی مەگەر یەک تۆسقاڵ هوشیاری بە ملێت ببەخشێت ئەمە بەس هاو بۆچوونت بووم بەڵام بابزانین سۆیلەخان بۆچوونی هەیە یا پرسیاری هەیە چەندانەیەک چەند کۆمنتێک لەسەر یەکە بابی خێمەوە بووت باشە ئەڵێ خۆی تەماشاکردنی درامای بیانی بینەری ڕۆشنبیری بینەرە بێت بزانێن بۆچی تەماشای ئەو کارە درامیانە ئەکات و ئەبێت جیاوازی بکات لە نێوان کولتور و ئەوان و خۆمان و اینجا ناکرێت کۆرانە لاسایان بکەینەوە با یەکێتریشیان بخێنەوە هەر نزیکەنەوەەوە بڕوا بکەن من تەماشای هەموو کارە تورکیەکان ئەەکەم و زۆر شتیان لێوە فێر بووم بە تایبەتی سیناریۆ نواندن و ئەکتەر و لۆکەیشنیان دەرهێنان و جوڵەی کامیرە یەکێکی کەشیان با کۆمنتێکی کەشیان معجبی کوشندەی کارە درامی ئێرانیەکانم ژنیان بەلەشەوە داهێنانەکەن لە نواندن و دەرهێنان جانە بەڵێ منیش هاوڕام لەگەڵە بۆ چونانەیە ئێمە ناڵێن هەموو یار خراپە بەڵام لە هەمان کاتچە خۆشیانە بزانین چی هەڵبژێرین فەرم مامۆستاگیان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئێمە باسمان کرد باسمان لەو هەژمونە کرد کە لەسەر میدیای ئێمەوە لەسەر کولتوری ئێمە لەسەر کاری هوەری و کاری درامای ئێمە هەیە بە شێوەیەکی گشتی ئەگەرنا من بۆ خۆشم بینەری بەشێکی زۆر لە دراما ئێرانیەکانم لە دراما فارسیەکانم لە دراما کۆریەکانم بەڵام مەسەلەن ئەو قسێ زۆر جوانە ئەوەی خاتوسەوەی لە گوتی بەڵێ بێگومان ئاستی هۆشیاری تۆ دیاری ئەکات کە تۆ چی هەڵەبژێری بۆ سیرکردن بەڵام ئێمە بەپێی ئەو تیۆرەی کە باسمان کرد و بەپێی ئەو کاریگەریانەی تەلەڤیزیۆن کە باسمان کرد ئێمە نەمانتوانیەوە پەیوەندیەکی مەعریفی لە نێوان
تیڤ وەرگرەکانان دروستکەن یاخود کاریگەریەکی معریفی و هۆشیاری لەسەر وەرگرەکانی خۆمان و بە تایبەتی لەسەر گەنجان دروستکەین. من بە نەتیجەی ئەو تحقیقە کە گەیشتوم بە پێچەوانەوە زۆرتر بەپێی ئەو هەژمونێکە هەبوو ئێمە کاریگەریەکی نەرێنیمان بینیوەتەوانێت کە لەسەر گەنجانی ئێمە هەبووە. ئەگەرنا بێگومان ئاستی هۆشیاری تۆ دیارریەکە تۆ چی سیر ئەەکەی و حەز لە چی ئەەکەی و چی هەڵ ئەبژێری چی بژاردەی تۆیە. من لەوە شتێ ئەگەم ڕەنگە مەسەلەن ئێمە قسێکی تریش هەبێ بڵێ ئێمە لە بروی خۆمان دراماکانمان کەمن یاخود قسە زۆر هەبێت لەسەر توانە و ئاستی دراما کوردیەکان یاخود ڕەنگە هەندێک جار بەراوردیشیان پێ بکرێ بەڵام بیریشمان نەچێ دوجار ئەوەی کە ئێمە ئەیبینین توانای ئەوان مێژووی ئەوان ئستقرارێتی ئەوان لەگەڵ ئستقرارێتی کۆمەڵگەی ئێمە ڕەنگە جیاوازی هەبێ و ڕەنگە بە دڵنیاییەوە جیاوازی هەیە کە ڕەنگە پێویست نییە بڵێم. مامۆستا باسی شتێکی ترت کرد لەسەر مەسەلەی سۆشیال میدیا و پەیوەندی تۆڕە کۆمەڵایەتەکان و هەموو ئەو هۆکار و پلاتفۆرمە جیاوازانەی کە ئێستا بوونیان هەیە کە چۆن ڕایگشتی دروست ئەکەن و بوونیان چ ضرورەتێکە لەگەڵ ئەوەی کە ئەتوانین بە دەیان کاریگەری نەرێنی باس بکەین لەوەی کە مەسەلەن چۆن لە پلاتفۆرمەکانە فەزایەک یاخود ژینگەیەک دروست بۆ ژینگەیەک ڕەنگە بەشێکی زۆر لە کۆمەڵگە ڕەتیکەنەوە قبوڵیان نەبێ بەڵام دیوێکی تریش هەیە بێگومان کە کاریگەری گەورەی لەسەر مەسەلەی ڕایگشتی دروست کردووە. ئەم جاران ئەگەر ئێمە شتێک لە شتێک ڕازی نەبووینایە ڕنگ بوو لە ناو ماڵەکەی خۆمانە بڵێن ئێستا هاشتاگەکان و ئێستا بەشێکی زۆر لە پلاتفۆرمەکان هۆیەکی گرنگ و گەورەم بۆ ئەوەی ئێمە بتوانین ڕایگشتی لەسەر دروست بکەین و هەڵوێستی نخبە و ڕۆشنبیری لەسەر بزانین تا پەیوەندیەکی باش دروست ببێ. من جارێکی کەش تەکید لەسەر ئەوەکەمەوە جێگە لە خێزان پەروەردە و سیاسەتی دەوڵەت لەسەر مەسەلەی پەروەردە و کولتور و پارێزگاریکردن لە کولتور دوجاریش نخبە و ڕۆشنبیر هونەرمەند ئەدەبیات هەموو ئەمانە ئەدیبەکان هەموو ئەمانە کاریگەری گەورەی هەیە لەسەر ئەوەی کە چۆن ئێمە وا بکەین نەوەیەک ئەو کێشانێک کە ئێمە هەمان بووە بە تایبەتی بۆ نەوەی داهاتوو ئێمە بتوانین بەر بۆ کێشانە بگرین و پەروەردەیەکی دروستیان بکەین. خۆشە لە تەوەرەکەی خۆت دوور نەکەویتەوە گەرینەن بۆیە نامێ زوو پرسیارکەم. زۆر باشە مامۆستاکیان من هەر تایبەت بەوەی کە باسم کرد لەسەر ئەو کاریگەریانە من هەڵبەتە لە لێکۆڵینەوەکەیە هەوڵم ماوە بۆ ئەوەی کاریگەری کەناڵە ئاسمانی کوردەکان لەسەر کولتوری کۆمەڵایەتی و شێوازی ژیانی گەنجان لەسەر بنەمای تیۆرەی چاندن ئەو پێناسی کە بۆ چەمکی شێوازی ژیانی کۆمەڵایەتی خستمە ڕوو باسم لێوە کرد بەپێی تیۆریای چاندن تیڤیەکان کاریگەری دروستەکەن لەسەر بینەر ئەو کاریگەریانە چین لە بە پێنج کاریگەری باسم کردووە. کاریگەری تیڤی لەسەر بینەر لە ڕووی هۆشیاری و زانیاری گشتی و زانستیەوە، کاریگەری تیڤی لەسەر بینەر لە ڕووی پەیوەندی نێوان کوڕ و کچەوە، کاریگەری تیڤی لەسەر بینەر لە ڕووی پەیوەندی تاک لەگەڵ خێزانەوە و هەروەها کاریگەری تیڤی لەسەر بینەر لە ڕووی پەیوەندی خێزان و تاک لەگەڵ کۆمەڵگایە و کۆتا کاریگەری تیڤی لەسەر بینەر لە ڕووی شێواز و جلوبەرگ و مۆدێلەوە. ئەمە کە پێم خۆشە ئەو دەرەنجامە باس بکەم. ئەم دەرئەنجامی توێژینەوەیەک بوو لەسەر 800 خوێندکاری بەکالۆرێسی زانکۆ بەشداری ئەم راپرسیان کرد کە 400یان خانم بوون 400یان کوڕ بوون لەسەر کاریگەری کەناڵە ئاسمانیە کوردیەکان لەسەر کولتوری کۆمەڵایەتی و شێوازی ژیانی گەنجان. بەو نەتیجەیی بەو دەرئەنجامە گەشتین کە کاریگەری تیڤی لەسەر بینەر لە ڕووی هۆشیاری و زانیاری گشتی و زانستیەوە بە پێی دەرەنجامی کۆتایی ڕاپرسی توێژینەوەکە کاریگەریەکی ئەوتۆ لە ڕووی هۆشیاری گشتی و زانیاریەوە زانیاری و زانستەوە لەسەر گەنجان دروست نەبووە. واتە لایەنی معریفی گەنجانی ئالوودەی تیڤی
فراوانێکی ئەو توی بە خۆیەوە نەبینیوە. دوو هەم کاریگەری کە باسم کرد کاریگەری تیڤ لەسەر بینن لە ڕووی پەیوەندی تاک لەگەڵ خێزاندا هەندێک نمونەم باس کرد لە ڕابردووە بەپێی دەرەنجامی کۆتایی ڕاپرسی توێژینەوە کاریگەری تیڤ لەسەر ئالوودەبوان بۆتە هۆکاری دابڕان و لێکترازانی تاک لەگەڵ خێزانە نمونەشمان لەسەری باس کرد تەنانەت ئەتوانین بڵێن بە چەشنێک هەندێک کات سفرەکانیش ناتوانن خێزان کۆ بکەنەوانێ لە ژینگەی ئێستا و بارودۆخی ژینگەی ئێستاە خاڵێکی تر کاریگەری تیڤ لەسەر بینن لە ڕووی پەیوەندی خێزان و تاک لەگەڵ کۆمەڵگا ئەم کاریگەریە لەسەر ئالوودەبوان بۆتە هۆکاری دابڕان و لێکترازانی تاک و خێزان لەگەڵ کۆمەڵگا بە چەشنێک بینەری ئالوودەبوو بە تیڤ چوەک تاکچووە خێزانیش دنیایەکی ناواقعی بۆ خۆی دروست کردووە بە چەشنێک بینەری ئالوودەبووی تیڤ چوەک خێزان وەکو باسم کرد ینی ژیانێکی ژینگەیەکی تر یاخود ڕسمێکی تری ناواقعی بۆ خۆی دروست کردووە کە تیا بیر ئەکاتەوە ئەویش دنیای نێو دراما و درامای تیڤیەکانە کە یەک ناگرنەوە لەگەڵ واقعدا کاریگەریەکی تر لەسەر بینەر لە ڕووی فاشۆن و مۆدێل و شێوازی جلوبەرگەوە کە ئەمە کاریگەریەکی زۆر بەهێزی دروست کردو لەسەر گەنجان بە تایبەتیش لەسەر خانمان وەک ئەوەی کە ئەیبینین جگە لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا لە ئینستاگرام و لە فەیسبوک و لە تویتەر و لە هەموو ئەمانە و تا دوایی ئێمە بیرمان نەچێت لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانی کۆمەڵێک پرۆگراممان هەن کە شێواز و ئەدای ناو ئەم پرۆگرامانە و کۆنسێپتی ئەم پرۆگرامانە و شێوە شکڵیەکەی زاهریەکەی ئەوەی کە ئەیبینن کاریگەریەکی بەهێزی لەسەر لایفستایلی گەنجان دروست کردووە وەکۆی کا بڵێ فڵان جلی فڵانە پێشکەشکارە فڵانە ستایل و مۆدێلی فڵانە خانممە فڵانە ئەمە کاریگەریەکی گەورەی دروست کردووە بەداخەوە من ناڵێم با ئەم شتە نەبێ لە دنیاشە ئەمە بوونی هەیە بەڵام هەندێک جار ئەمە گرفتی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە لە ناو خێزانە گرفتە بۆ دروست ئەکا چونکە ئەم لایفستایلە هی ئەم کەسە میدیایە ئەم کاراکتەرە میدیایە ڕەنگە لە ناو خێزانێکی ترا قوبوڵ نەبێ یان قوبوڵ کراو نەبێ چونکە هەندێک جار ئێمە ئەبێ ئەوە لەبەر چاو بگرین لە ڕووی شکڵ و لە ڕووی مۆدێلەوە ئێمە ئەبێ بزانین چەند زەمینەیەکی لەبار و هەموارکراومان هەیە بۆ ئەوەی کە ئێمە کار بەم مۆدێل و بەم شێوازە لە ژیانکردن بەم مۆدێلە لە ژیانکردن بکەین کاریگەریەکی تر لەسەر پەیوەندی نێوان کوڕان و کچان دەرئەنجامی ئەو ڕاپرسیە جارێکی تر کاریگەریەکی بەهێز و ئەوتۆ لەسەر گەنجانی بینەر بوونی هەیە دروست بووە لە ڕووی پەیوەندی نێوان کوڕ و کچەوە جارێکی تر دنیایەکی ناواقعی بۆ دروست بووە کە ئەوێت پراکتیزەی ئەو جیهانە بکا کە لە ناو فیلم و دراماکانەوە یاخود ئەو فەنتازیایی ناواقعیی کە لە نێوان فیلمەکانە هەیە لە نێوان دراماکانە هەیە ئەمە بەم شێوازە کاریگەری کردو کە ئەمەش جارێکی تر ئەوەی کە لە ناو فیلم و دراماکانە هەیە هەمیشە قسێکی باوە لە سەرزاری خەڵکیش کە ئەوترێتەوە ئەمە درامانێ یاخود ئەمە فیلمنێ ئەمە حیاتی واقعەیە ژیانی ڕاستەقینە ژیانێکی ترە ژیانی ناو دراما فیلمەکان بەڵێ گواستنەوەی داستانەکان بەشێکی زۆریان واقعین بەڵام ئەو شێواز ئەو حەقیقەتە نییە کە ئێمە لە ژیانی ڕۆژانەی خۆمانە بۆیە بەشێکی زۆر لە کوڕان و لە کچان حتا لە نێوان هاوسەرەکانی شاکێشەی گەورە دروست بووە لە نێوان هاوسەرانە لە بەرەوەی پێی وایە ئەو دنیایی کە لە ناو درامایە لە ناو فیلمەکە بینیوێتی پێی وایە یاخود ئەوێت جارێکی تر پراکتیزەی ئەو مۆدێلە لە ژیانکردن ئەو لایفستایلە بکاتەوە بەڵام لەبەر ئەوەی ژیانی ڕاستەقینە دوورە لەو ژیانەی ترەوە کێشەی بۆ دروست ئەکات و ڕەنگە بینی بێشتمان یاخود بیست بێتیشمان کە دەیان کەیسی جیابوونەوەی خێزانەکان کە بەشێکی زۆری کاریگەریان هەبووە لەسەر
ئەو جۆرە لە داواکاریەکان لە نێو ژیانی هاوسەرگیریدا هەندێک جار تەنها لەلایەن خانمانەوە نییە، هەندێک جار لەلایەن پیاوەکانیشەوە خواست و جۆرێک لە داواکاری و شتی تایبەتمەندتر لە بەرەوەی کە پێی وایە ئەم جیهانێکی تری بینیوە لە ناو تیڤیەکانە شتێکی تری بینیوە لە واقعیشە بیەوێت ئەوە دەستخا یاخود ئەوەی بێ. ئەمەی کە من ئیشم لەسەری کردبوو هەڵبەتە بابەتەکە زۆر دوور و درێژە و بابەتێکی تەواو ئەکادیمیە و تیۆریاکە زۆر بەلای خۆمەوە زۆر سەرنجڕاکێش و گرنگە، بەڵام باسکردنی لێرە و لە ماوەی کاتژمێرێک یاخود کاتژمێرێک و چەند خولەکێکە ئەتوانین هەر بە کورتی، چونکە ویستیشمان ئێمە هەندێک بابەتی تر باسکەین مامۆستاگیان ئەوەی کە من هەمە لای من بابەتەکەم تقریبەن تەواو بووە. ئیتر ئەگەر پرسیارێکی تر هەبێ بتوانین قسە بکەین یا ئەگەر کۆمنتێک شتێک هەبێ. بەڵێ مامۆستاشێن ئێمە ئەزانین کێشەیەک هەیە، ئەمە هەموو وڵاتان ئەو وڵاتە زلهێزەکان ئیشی لەسەرەکەن، ئیتر لە ڕێی سینەمایانەوە بێ، لە ڕێی ڕاگەیاندنیانەوە بێ، لە ڕێی بەتایبەت سینەما و تەلەڤزۆن ئیش لەسەر سایکۆلۆجیای باری دەرونی گەنجی ئەو وڵاتانە ئەکەن کە ئەمان ئیشیان پێیەتی. چونکە گەنج هەوڵەدات بەردەوام گەنج یاخیە بێ. ئێمە هەمومانە بین بەتایبەت لە تەمەنی هەرزەکاریە یاخیبوونێکی تایە. ئەم یاخیبوونە زۆربەی وڵاتان قۆستویانەتەوە، هی وڵاتانی تریان قۆستۆتەوە، بەس وڵاتەکەی خۆیان نا، هی وڵاتەکەی خۆیان ئەمە پرسیارێکی کەمە ئێستا لێتە پرسم دوای ئەمە. ئایا ئەم بارە دەرونیەی گەنجەکان کە جاری وایە ئێمە پێڵێن کەفوکوڵ، چونکە بۆ ناتوانێت لادا لە تەواوی نەریتی میلەتەکەی خۆی، ئەگەر بیشی کاتیە دوایی خۆشی کاتێکا بێ بە خاوەنی خێزان و لەگەڵ هاوژینەکەی و مناڵ پێکەوانێ خۆشی ئەگەڕێتەوە بۆ نەریتە کۆنەکە، بەڵام نەریتەکەی باوانی، بەڵام لەوەیە تۆزێک مۆدێرنەکەی پێوە بێت. ئەم بارە سایکۆلۆجیایەت پێچۆنە لە توێژینەوەکەتە. بەڵێ ئێمە بە شێوەیەکی گشتی لە دامەزراوە میدیایەکانە نەمانتوانیوە تەرکیز یاخود دیقەت بخەینە سەر ئەوەی کە باری سایکۆلۆژیای وەرگر بە شێوەیەکی گشتی و بە دیاریکراوی گەنجانیش لە بەرچاو بگرین، حتا لە ڕووی پەخشکردنی هەواڵنامەکانە و ئەو دەستەواژە و زاراوانەی کە بەکاری ئەهێنرێ یاخود ئەو وێنە و دیمەنانەی کە نیشان ئەدرێ، ئێمە نەمانتوانیوە باری دەرونی و باری سایکۆلۆژیای وەرگرەکانمان لەبەر چاو بگرین تا ئەندازەیەکی باش، ئەوەش کە دەیان و سەدان نمونە لەسەری هەیە. ئەوەی کە گەنج جیهانی گەنج جیهانێکی زۆر تایبەت و هەستیارە و زۆر پێویستی بەوە هەیە کە زۆر چۆنەڵی بەدیقەتەوە مامەڵەی لەگەڵا بکرێت، بە تایبەتی لە ڕووی میدیاوە. بۆیە جارێکی تر ئێمە ئەچینەوە بەردەم ئەو کێشەیە کە چۆن بینەر و گەنج یاخود بینەری ئالوودەبوو بە تیڤیەکانەوە وەک ماسیەک ئەبێ بە تۆڕێکەوە بەبێ ئەوەی کە خۆی بزانێ ئاڵاوە لە تۆڕێکەوە، ئەو تۆڕەکە حەقیقەتی ژیان نییە، ئەو حەقیقەتە نییە کە ئەو ویستوێتی، بەڵکو ئەو کراوەتە ئامانجێک کە هزر و فکر و ڕەفتارەکانی ئەو ئاراستە ئەکرێ. بۆیە لە کاتێکا دووبارە ئەگەر بێت و لە پرۆسەی لە وێستگەیەکی ترا یاخود لە پرۆسەی هاوسەرگیریە بیەوێت جارێکی تر ئەو نەریتە یاخود ئەو شێوازە لە کولتور و ئەو ژینگەی کە تایە گەورە بووە لە مەسەڵەن دایک و باوکی وێنەیەکن، وێنەیەکی جوانی هاوسەرگیرین، ئەیبێت هەمان وێنە دووبارە بکاتەوانەیە، ڕەنگە بێت هەمان وێنە دووبارە بکاتەوە، بیریشمان نەچێ، ڕەنگە گەنجانێکمان هەبێ نا ئەسڵ نەیەوێ ئەوە دووبارە بکاتەوە، بە هەموو جۆرێک کولتورەکەی ڕەت ئەکاتەوە، بە هەموو شێوازێک ئەو ژینگەی کە تایە گەورە بووە، چونکە لەگەڵ ئەوەی ئێمە ناتوانین بڵێن ئەو ژینگەی کە لە ڕابردوو هەمان بوو لەو پەیوەندی کۆمەڵایەتیە، لەو پەیوەندی نێوان دایکمان و باوکمان هەمویان تەندروست بوون و هەمویان وێنەیەکی جوان بوون و هەندێک جاریش دەیان گەنجیشمان هەیە ڕەنگە ئەسڵەن هەندێک گرەی دەرونی هەبێ لەسەر مەسەلەی خێزان لە بەرۆی باوکێکی چۆنەڵێ باوکی
تونند و تیژ بۆ لەگەڵ یا ڕەنگە دایکی تونند و تیژ بوو بێ لەگەڵ کچەکەیە ئەمانش هەموو کاریگەریان هەیە بەڵام ئێمە باس بە شێوە گشتیەکە قساکەین بۆیە تا ئێستا لای ئێمە لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانە یاخود لە کەناڵە ئاسمانیەکانە ئێمە نەمانتوانیوە ئەو لایەنە بە تەواوەتی لەبەر چاو بگرین چونکە نمونەمان زۆر زۆر هەیە بۆ ئەم بابەتە یعنی ئەگەر جارێک لەبەر چاو گیرا بێ ئەوە نۆ جار لەبەر چاو نەگیراوە. بەڵێ من سەرنجێکەیە حەزەکەم باس ئەلەو سەرنجە بکەم لەم وڵاتانە گەلە جار خەڵکی ئێمە خەڵکانێکمان بە تایبەت ئیسلامی سیاسی ئەڵێن ئیسلام ئەگاتە ئەوروپا وەگاتە وڵاتانە و لە داهاتووە ئەو وڵاتانە هەمووە بن بە ئیسلام ئەمە کێشە نیە گەرەوان ئیشی بۆ بکەن بەڵام لێرە یەک ڕاستیەکەیە من لە سیستەمی ئێرە بینیومە ئەویش پەیوەستە بە سیستەمی پەروەردە ئەمە دەوڵەت یان حکوومەت ئەبێ سەرنجی زۆری بخاتە سەر لەم وڵاتانە بایەخیان بە پەروەردە داوە بە هەموو ئەو کەسانی کە دێن ئەو میلەتانی کە دێن بۆ وڵاتانە ئەمە لە ئەمریکا لە بەریتانیا لە کەنەدا لە زۆربەی ئەو وڵاتانی ئەوروپا کە داڵبەی پەناهەندا ئەدەن پەناهەندەکان کە دێن پێش هەموو شتێکیان نێرن فێری زمان بن و ئەو ئاین و نەریت و کەڵچەرێک کە خۆی هەیەی با بڕوا ڕەچاوی کا بۆ خۆی با بڕوا بۆ خۆی بەکاری بێنێ لەگەڵ مناڵەکانیشیا با هەوڵدا بەڵام ئەم وڵاتانە دێن پارە بەو ماڵە ئەدەن ئەڵێ مناڵەکەت بەخێو کە بۆ من ئەمە زۆر زەرورە ئەڵێ بەخێوی کە بۆ من ئەو مناڵەی تۆ بەس بۆ خۆشی تۆیە بەڵام ئەو مناڵەی تۆ بۆ منە بۆیە پارەیە داتێ بەڵام میلەتی ئێمە کە دێن بۆراڵە کوورە کاکە چەند مناڵە پێ بێ پارەت دەسەکەوێت پارەکەی زۆرە بێنە پارەکەی کۆکەرەوە بەزەوە خۆ بەستە بەڵام ئاگای لەوە نییە ئەم وڵاتە ئەو سەعات حەوت ئەڕواتە ناو پەروەردەوە قوتابخانە ئیتر لە باخچەوە بیگرە تا ئاگاتە زانکۆش حەوت ئەڕوا سەعات سێ دوانی وەڕۆ دێتە دەرەوە لەو ماوەیە ئەو وڵاتانە سەرنجی تەواویان خستۆتە سەر پەروەردە زمان و فێربوون خوێندن زمان خوێندن پەروەردە با بڵین بە ڕێژەی سەرەکی پەروەردە ئەو مناڵەت بۆ ئەکا بە ئەمریکی کەنەدی بەریتانی هۆڵەندی ئەوەی ئەو وڵاتە خۆی ئەیەوێت اینجا ئەمان حسابیان بۆ کردووە بنەوە بەدەنەوە ئەگەر ئەمنەوەیە هێشتا کەڵچەری باو باپیرانی خۆی تیاما بێت بڵێن بچێ متەدەینە یا وەکو کوردێک یان حەزی بە هەڵپەرچەی کوردی بێ حەزی بە گۆرانی کوردی بێن بێ بەڵام نەوەکەی دوای ئەو زمانەکەی بیرەچێتەوە کەڵچەرەکەی بیرەچێتەوە دینەکەشی بیرەچێتەوە یان کاڵە بێتەوە بەڵام دواتر ئەوە هەر نامێنێت کەواتە میلەتان لە ناو خۆیانە ئەتوێننەوە میلەتەکەن بە ئەمریکی ئەیکا بە هۆڵەندی ئەیکا بەوە میلەتی ئێمە دەسەڵاتی ئێمە ئیشیان لەسەرم چەمکە نەکردووە کەواتە من لێرە هەموو جارێکەڵێم مام جەلال ڕۆحی شات ئەڵێم مام جەلال و کاک مەسعود تاوانباری گەورەن ئەم قسەیە ئەەکەم حەقم نییە بەسەرەوەی سیاسیە سیاسی نیە خەڵک پێی ناخۆشە تاوانباری گەورەم شەڕی براکوژیتان کرد بیکەن کەیفی خۆتانە بۆ بەرژەوەندی خۆتانیکەن بەس ئاگاتان لە پەروەردە بواە پەروەردەتان وەکو ئەم وڵاتانە لێ بکردایە بۆیە مناڵم تاوانبارم چونکە بایەخیان بە پەروەردە نەدا پێت وایە لە شرۆڤەکەی بەڕێستانە پەروەردەت کردبێ بە بابەتی سەرەکی بەڵێ پەروەردە سەرەکی بەڵام مەبەستم ئەوەیە تا چەند ڕۆڵی هەبووە بەڵێ بێگومان من ئەوەی کە کارم لەسەر کردووە لەسەر مەسلەی ئەو کولتورەی کە بە شێوەیەکی گشتی کولتوری هەموو گەلان یاخود لە هەر کۆمەڵگەیەکە ئەو کولتورەی کە هەیە بیرمان نەچێ بەشێک بەشی یەکەم یاخود وێستگەی یەکەم کە خێزانە وێستگەی دووهەم قۆناغەکانی تری باخچە و دواتر خوێندن و ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەم پەروەردەیە لە خێزانەوە دروست ئەبێ تاکو ئەگاتە ناو کۆمەڵگا چونکە ئێمە چۆن لە ناو خێزان هەمانە و لە وێستگەکانی تری خوێندن هەمانە تازانکۆ دوجار کۆمەڵگەش جارێکی تر
شوێنێکە ئەکرێ شوێنێک بێ بۆ فێربوون ئەکرێش لەناو ئەو پەیوەندە کۆمەڵایەتیانەی کە هەیە بۆیە پەروەردە بەڵێ بێگومان لایەنێکی گرنگە کە لە بابەتەکەی من باسی لێ کراوە بەڵام ڕەنگە بەو شێوازە ناکەت بە تایبەتی بڵێم پەروەردە لەم شوێنە لەمە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لەسەر بابەتی کولتورەوەی کە لەسەر ئاسی هۆشیاری و معریفیە بێگومان ئاسی هۆشیاری و معریفی لە دوای خێزانەوە ئیتر لە وێزگەکانی خوێندنات تا کۆتایی تا کۆمەڵگاش بابەتی پەروەردە بابەتێکی گرنگە بۆ منوە و بە تایبەتیش بۆ ئێستا یعنی ئەگەر ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کە ئەبێ ڕاستپاردەکانی ئێمە چی بێ یاخۆت توێژەران ئەبێ چی بکەن بۆ ئەوە نەتیجە و دەرئەنجامەکانیان لەسەر چی بێ پەروەردە بەشێکی گرنگە بە دڵنیاییەوە. بەڵێ ئەلبەتە من هاوڕاتم لەوە و وەکو وتیشم لە بابەتەکە وتم پلانی ئەم وڵاتانە ئەوە نە بایەخیان بە پەروەردە داوە توانیویانە زاڵ بن بەسەر پەروەردەی خێزان توانیانە زاڵ بن بەسەر پەروەردەی دایک کە پەروەردەی دایک زۆر بەهێزە یعنی بایەخێکی وایان داوە توانیویانە ئیتر کۆنتترۆڵی هەموو بکەنەوە بگۆڕن با کاک سەروەر سۆفی پرسیارێکی ئەڵێ ئایا کەناڵە کوردیەکان ڕەهەندی پەروەردەیان ڕەچاو کردووە؟ بەڵێ من لە ڕاستیان ناتوان بڵم ڕەچاویان کردووە یان نەیان کردووە بەڵام ئەتوان بڵم ئەوەی کە ئێمە تێبینیمان کردو لەنا ئەو پرۆگرامانەی کە هەیە دەیان سەرنج و دەیان ڕەخنە هەیە لەسەر ئەوەی کە ئەم بابەتانە بابەتی پەروەردەیەنین و ئەم شێوازە لە گەیاندنی پەیامەکان پەیامێکی پەروەردەیەنین وە ئەم جۆرە لە دروستکردنی دەستەواژە و فرێدانی دەستەواژە لە هەواڵنامەیەک یاخود لە ناو پرۆگرامێکە یاخود ئەم شێوازە لە بەرکەوتن و ڕەفتار لە ناو پرۆگرامێکە یاخود لە بوونی درامایەکە بە دڵنیاییەوە ڕەچاوی پەروەردەییان نەکراوە بۆیە ئێمە ئێستا قسەی ئێمە یاخود کێشەی ئێمە لەسەر ئەوەیە ئایا ئەو هەژمونەی کە هەیە لەسەر هەژمونە میدیایی کە هەیە ئێمە قسەکەمان ئەوەیە کە ئەم کولتورە لەگەڵ کولتورەکەی ئێمە جیاوازی هەیە بۆیە بێگومان لەوێشا دووبارە ئەچینەوە بەردەم ئەو پرسیارەی کە ئەمە پەروەردەیە نەخر ڕەنگە نەک ڕەنگە بە دڵنیاییەوە ئێمە بەشێک لە درامامان بینی کە پەروەردەیی نییە کە بە پێچەوانەوە ڕوبەڕووی کێشەمانەکاتەوە کە بە پێچەوانەوە پرسیارمان لە لای مناڵەکانمان بۆ دروست دەکا ئێمە جگە لەو کێشەی لەو پرسیارەی بەڕێزناوەکەیم لە یادچوو کاک سەروەرسۆ بجگە لەو پرسیارەش ئێمە بیرمان نەچێ ئایا لە ناو خێزانەکانی خۆمان چیمان ئەومان لەبەر چاو گرتووە یاخود ڕەچاوی ئەومان کردووە کە مناڵەکانمان سەیری کام کەناڵ و کام تیڤە بکەین و ئینتەرنێتەکانمان توانی ومانە سانسۆریان لەسەری هەبێ کە چی ببینێەوە چی نەبینێ بێگومان من لە ناو خێزان نبوو مناڵ پرسیاری بە جۆرێک پرسیاری کردووە لەسەر دیمەنێکی درامایەک لەسەر گرتەیەکی درامایە کە تووشی ئەحراجی بووم یاخود نەمزانیوە چۆنی ئەبێت جوابی ئەم مناڵە بدرێتەوانێ بۆیە ئێمە جگە لەوەی کە بەڕێزیان لەسەر مەسەلەی کەناڵەکان پرسیان هەڵبەتە من دوجار یەک قسەش ئەەکەم هەموو ئەمانە بۆ ئەوەی بگەین بە نەتیجە پێویستمان بە تحقیقکردنە لەسەری و بە تایبەتی لەسەر مەسەلەی پەروەردە و چەمکی پەروەردە و ئەمانە کە ئایا چەندێک لە ناو کەناڵەکانە کاری لەسەر کراوە یان نەکراوە بەڵام بێگومان کەم و کوڕی هەیە من بۆ خۆم ئەو سەرنجەم هەیە. بەڵێ من سەرنجێکی هەر بۆیە کە باسی وڵاتانە کە من شتێرا بینم باشەکانە بۆ نەیجۆزینەوە بەلای خۆمان ڕێسایەک هەیە بۆ پەروەردە بۆ مناڵ جارێکیان چوینە کتێبخانەیەک لەگەڵ برادێکمە مناڵەکانی فیلمیان هەڵەبژات ئەو فیلمانەی هەڵیان نەبژات لە کتێبخانە فیلم هەبوو CD بوو هەڵیان نەبژات بۆی سەیری بکەن ئەوەی کتێبخانەکەوە سەیری کرد باوکەکە شارەزایی زۆر نەبوو لەوە با بڵێن کورد بوو ئەوەی کتێبخانەکەوە سەیری کرد وتی ئەم فیلمە بۆ مناڵی چەنە تەمەنیان چەنە وتی وەڵا هەرە مناڵانەمەیە وتی ئەمە بەداخەوە بۆ مناڵەکانی تۆ نابێ خستێ لاوە لێرە کراوە بە یاسا ئەو مناڵە تەمەنی چەنە بێ سەیری ئەو فیلمە بکات ئەو مناڵە تەمەنی چەنە بێ سەیری ئەو فیلمە بکات هەر لە یوتیوب من کاتێک هەرم بەرنامانە داگرم لێمە پرسێ ئەڵێ ئەم بەرنامەی تۆ بۆ مناڵە شێت چونکە مەسئولیاتە لەسەرم ئەمە ڕێسایە ئەبێ هەبێت مناڵێک
هات وتی مامە سەرکەوت برادێکمە باوکی وت بووی هات چیرۆکم نووسیوە وتی مامە سەرکەوت توانی سەیدەم چیرۆکەم کەی باوکی نێزانی چیرۆک چێ پێشانیدان خوێنەوە بەنگلیزی بوو چیرۆکەکەم بەدڵ بوو بۆ ئاستی ئەو مناڵە بەدڵ بوو زۆر هانمدا چیرۆکەکەم لای خۆم پاراست ئەو کچە مناڵە گەورە بوو ئێستا لە زانکۆیەوەمانە من هەر چیرۆکەکەم لای خۆم پاراستووە ڕۆژێک پێم وتوەرە چیرۆکە بکە وتیەوەی منە هەڵت گرتووە بەڵام تۆ سێرکە و چیرۆکە چی بوو ئەمە قوتابخانە وای لێ کردن ئەبێ بخوێنن بخوێننەوە ئەبێ بنووسن چیرۆک بنووسن تواناکەی تیان دروست کرد ئەمە سیستەمە لەم وڵاتانە کتێب خوێندنەوە و چیرۆک نووسین و بابەت نووسین و ئەمانە فەرز کراوە بەسەریان بۆیە من بێماڵێکم لەسەر جادە بینی دوسێ جار چۆم هەر لە فەیسبوکەکەی خۆم وێنەیم گرتووە دام گرتووە بێماڵەکە چەند جار بێوە تێپڕیمەوە سوالەکە لەسەر جادە دانیشتووە خەڵک پارەی باتێ بەڵام سێرمەکە کتێبە خوێنێتەوە بەردەوام ڕۆژێکیان نزیک بوو مۆلی ویستم بزانم چی جۆرە کتێبەکە خوێنێتەوە ئەنجیل لە خوێنێتەوە بایبڵە ئەنجیل لە خوێنێتەوە بۆی سەرنجی خەڵک ڕاکێشی و بۆی پارەی زیادی بدەنێ کاتێک کە چوومەوە سێرەکەم چیرۆکێکی گابرێل گارسیا مارکیزە خوێنێتەوە بەنگلیزیش کەواتە ئێمە ئەبێ خوێندنەوە و ئەو شتانە لە قوتابخانەکانە فەرزکەین لە هەموو پێگەکانە لە تەلەڤزۆنە لە کتێبخانەیە لە هەموو جێیەکانە بۆی مناڵمان تاکمان خوێنەوار بن وریا بن وشیار بن تا ئەوان پارێزەری لەم کەڵچەرە بکەن ئەمە بۆچوونی من بە جۆرەی ئەزمونم کە لە وڵاتانە سوودم لێبینیوە با بزانین سۆی لە خانەڵێ خێزان یەکەم قوتابخانەی مرۆڤە بەڵێ دایک منەڵێم دایک گەورەترین قوتابخانەی مرۆڤە منەمە هاوڕام لەگەڵی بێگومان بەڕێز بەدڵنیاییەوە بەڵێ با بزانین کات زەروەر پرسیارێکی کەی هەیە ئەڵێ بەڵام کەلتور لە زەمەنی جیاوازە لە گۆڕانکاریان نییە نازانم پرسیار ئەکایان نا پرسیارە چونکە نیشانەی پرسیاری داناوە لە کۆتاییە ئەڵێ ئیسلام ئەڵێ بەڵا کولتور لە زەمەنی جیاوازدا لە گۆڕانکاریدا نییە بەڵێ ئەبێ بەڵامەکە لابێن بڵێن کەلتور لە زەمەنی جیاوازە لە گۆڕانکاریان نییە بێگومان لە گۆڕانکاریە بێت بێگومان چونکە تۆ هەروەک ئەوەی کە لە پێشتر ڕەنگە بەڕێزیان لەگەڵمان نەبوو بێتن باسمان کرد ئەو کولتورەی کە لە بەر لە ساڵان لە نەوەدەکانە هەبووە ئایا ئێستا هەمان ئەو کولتورەیە هەمان ئەو ڕەفتار و پەیوەندی کۆمەڵایەتیە نا بێگومان زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە بەڵام ئەوە یعنی تەنانەت تۆ تێبینی بکە ئێمە باسمان لەوە کرد کە ئەتوانین دابەشی بکەین بەسەر دوو بەش بەسەر مادیەکان و شتە مادیەکان و شتە معنەویەکانە حتا ئەگەر لە شتە مادیەکانە تەنانەت کەلوپەل و کەرەستەکانی جەنگ تێبینی بکە ئەوەی کە لە ڕابردووە کەلوپەل و کەرەستەی جەنگ بووە ئایا لە ئێستا هەمان کەلوپەل و کەرەستەی جەنگ بەکارەهێنێن نەخێر بەڵکو ئەوە لە زەمنێکا و لە بارودۆخێکا پێویست بوو من لە ڕابردوو شاباسی ئەوەم کرد وتم ئەکرێ ئێمە ئەو کولتورەی کە هەمانە یەخۆت باسی ئەوم کرد مەسەلەی ژن بە ژنوشتەکەم وەک نمونەیەک هێنایەوانێ ئەوەی کە لە ڕابردووە بەشێک بوو لە پەیوەندی لە کولتوری کۆمەڵایەتی ئێمە ئێستا بەشێکی زۆریان نەماون ئەو شێوازە یاخود ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە ئەو جۆرە لە هاوسەرگیریە کە لە ڕابردووە یاخود ئەو ڕێوڕسمە ئەو ڕێوڕسمانەی لە هاوسەرگیریە بەکارێنرا ئێستا هەمان شتە نەخێر بەشێکی زۆر ئەلەمانە گۆڕاون کە ئەچنە چوارچێوەی ڕەفتارە کۆمەڵایەتەکان و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئێمەوە بێگومان بەشێکی زۆر ئەوەی کە لە ڕەفتارەکانمان ئەوەی کە نامادین و ئەو بیر و هزرەی کە هەمانە گۆڕانکاری بەسەرایە بۆیە ئەو کولتورەش گۆڕانکاری بەسەرادێ بەڵام هەندێک شت هەیە بە جوانی و بە جێگیری ئەمێنەوە ئەکرێ ئێمە پارێزگاریان لێ بکەین وەکو ئەو ڕەسەناتی کە هەیە ئەکرێ لە جلوبەرگە وە کۆمەڵێک عادات و تەقالیدی جوانی پەیوەندی کۆمەڵایەتی ئێمە هەیە ئەکرێ ڕێزی لێ بگرین
و بە تەواوەتی بیپارێزین بیهێڵینەوە و بیگوازینەوە ئەمەش بەشێکی گرنگە گواستنەوەی بیرمان نەچێ ئێمە بەرپرسیارەتیەکمان هەیە وەکەوەی کە باسمان کردو دایک چ ڕۆڵێکی گەورەی هەیە و باوکیش هەمان ئەو ڕۆڵەی هەیە بە ئێمە بەتەنها نەڵێن دایک ڕاستە دایک وەکو کاراکتەرێکی گەورە و پیرۆزی جوان لە ناو خێزانەکەیە لەبەر ئەوەی کە زۆرترین بەرکەوتنی لەگەڵ مناڵەکانیان هەیەەوە لە کۆمەلگای ئێمەدا ئەرکی سەرەکی و بەرپرسیارەتی گەورە لە ئەستۆی دایکە و دوجار ئەندامەکانی تری خێزانیش ئەم بەرپرسیارەتیان بەر ئەکەوێ و باوکیش لەو چوارچێوەیەدا لە دوای ئەوە ئێمە مەسەلەن باسی وێزگەکانی ترمان کردو بێگومان ئەرکێکی تر ئەوەیە لە گواستنەوەی ئەو جۆرە لە دابوونەریت یاخود ئەو کولتورەی ئێمە گواستنەوەیەتی بۆنەوەی داهاتوو پارێزگاری لێکردنیەتی نووسینەوەیەتی ئەمانە هەموو بە جۆرێک لە جۆرەکان بەرپرسیارەتی پرسیار نەما بەڵام تەوەرێک چەمکێک هەیە زۆر پێویستە بەڵام ئەو چەمکە ئیشی هەر هەمومانە ئەگەر دەسەڵاتی کوردی کەمێک ئیشی لەسەر کردبێت بەڵام تا ئێستا ڕۆشنبیر و هونەرمەندان و ئەم پێگانە و خاوەنی ئەم پێگانە ئیشی زۆر گەورەیان لەسەری کردووە و هەوڵی گەورەشیان بۆ داوە و داواشمانە پێم وایە بە ڕێزیشتان و هەمووشمان و ئەدیبان و ڕۆشنبیران هەمومان ئەم داوایەمانەیە تکایە هەوڵدەن لە ڕێی کەلتورەوە شوناسی میلەتەکەمان بپارێزن شوناس زۆر گرنگە ئێمە هەمومان لەم وڵاتانە من ئەبینم کە ئەمریکیەک گوێی لە مۆسیقایەکە بێڵێەوە هەندیە گوێی لە مۆسیقایەکە بێڵێەوە یابانیە ئەوە سینیە ئەوە مەکسیکیە ئەوەیە اینجا ئێمە پێویستمان بەوەیە شوناسمان بپارێزین لە مۆسیقاوە لە جل و بەرگەوە هەروەکو وتمان جلی هەندی یەکسەر هەمومان نەزانینەوە جلی هەمومان ئەزانین کە هەندیە بەڵێ هەمومان نەزانین ئەوە کڵاوی ئیسپانیە مەکسیکیە هەمومان نەزانین ئەوە شتی یابانی و کۆری و ڕۆژەڵاتە بەتایبەت اینجا با ئێمەش هەمومان پێکەوە ئیش لەسەر ئەو شوناسەمان بکەین کە کەڵچەر نەرید بناغەیەتی بناغەی سەرەکیەتی و پەروەردە ئەتوانێ ئەمانە هەمووی بپارێزێ لە کۆتاییە من دەستخۆشیت لێکەم ماگەرچ شتێکی کەتەیە مامۆساشەیەن لە خزمەتین زۆر سپاس دەستان خۆش بێ بێگومان ئەم بەرنمەیەوە سەدانی تر لەم بەرنمەیە پێویستە بۆ قسە لەسەرکردن و ئاڵوگۆڕی سەرنج و زانیاریەکانمان و تەکیدکردنەوە لەسەر مەسەلەی پاراستنی کولتوری خۆمان و قبولکردنی ئەو گۆڕانکاریانەی کە دروست ئەبێ و من هەمیشە ئەڵێم پارێزگاریکردن لە کولتوری خۆت و باوەشکردنەوەش بۆ جیهانی نوێ و قبولکردنی تازەگەریەکان و نوێگەریەکان چونکە ناکرێ ئێمە لە چوارچەی کولتورێکی داخراوە بمێنینەوانێ و هیچ شتێک قبول نەکەین چونکە ئەگەر قبول نەکەین خۆشمان قبول کراو نابین پێویستمان بەوەیە لە جیاتی ئەوەی کە هەندێک بە شێوازێکی تر یاخود بە ئاراستێکی تر بیر بکەینەوە بە پێچوانەوە ئێمەش هەوڵ بین کولتورەکەی خۆمان جوانەکانی خۆمان من تەنانەت لە هەموو سەفەرەکانیشمە ئەگەر بێت و سەفەرێک بکەم بڕۆمە جێگەیەکی تر ئەگەر هەر هیچم پێ نەکرێ لەو کتێبە وەرگێڕراوانە بەم کە کتێبی کوردین وەرگێڕاو بۆ سەر زمانێکی تر ئەوە بە دیاری ئەبم بۆی کە لە ڕێگەی ئەو کتێبەوە کە کولتورەکەی خۆم نیشان بم لە ڕێگەی ئەو کتێبەوە مێژووەکەی خۆم لەو زوڵم و داگیرکاری و سیستەمی کە لە نەتەوەکەم کراوە نیشانی بم بۆیە ئەوەش دوجار ئەرکی هەمومانە بەرپرسیارەتی هەموو کەسێک هەموو تاکێک لە ئاسی خۆی بەشێک لە بەرپرسیارەتی لە ئەستۆیەتی ومێدەکەم لە داهاتووە بتوانین کە بابەتی گرنگتر و بە شێوازێکی فراوانتریش لەسەری قسە بکەین مامۆستاگیان سپاس بۆ جەنابیشت بۆ ئازیزانەی کە بینەریشمان بوون دەستە خۆش بێ زۆر سپاس زۆر سپاسی بەڕێستان و هەموو ئەو هاوڕێ و ئازیزانەکەین کە بە کۆمنت و بە سەرنج و بە بەشداریان گەرم و گوڕیان بە بابەتەکە و بەردەوامیان بە پێگەکەمان داوە ئازیزان ئێمە میلەتی کورد کە ئەنفال کراین کە هەڵەبجە کە چینیاویمان لێدرا کە جینۆسایدی شنگال کراین ئەمە بەس ڕەوانشادکردنی مرۆڤەکانمان نەبوو بەڵکو لە گۆڕنانی کەڵچەرمان بوو
لە گۆڕنانی نەریتمان بوو، لە گۆڕنانی زمانمان بوو. با ئێمە هەربیری خۆمان بێنینەوە لەگەڵ داڕوخانی 5,000 گوند چەندێک لە سەروەتی شوێنەوارمان، کەرەسەکانمان، فۆلکلۆر و نەریتمان، زمانمان، وشەمان لەگەڵیا لە گۆڕنەرە، لەگەڵ کیمیابارانکردنی هەڵەبجە و جینۆسایدی شەنگال چی گۆڕانکاریەکی گەورەیان دروست کرد. هەموو ئەو کەلچەرەی نەریتەی پێشویان هەوڵدا لە گۆڕنێن ستایلێکی تازە دروستکەنەوە. ئەمانە هەمووی ئەو کارە ساتانن. بەڵام با ئێمە هەمومان قەڵەممان بە بڕش بێ، پێگەکانمان بەهێزتر بێ، هەوڵ دەین پارێزگاری لەو نەریتەمان بکەین، پارێزگاری لە زمانمان بکەین. ئەمڕۆ هەر زمانمانی لە بەردەم هێرشێکی گەورەیە، ڕۆژانە وشەی بێگانە جارێ ئینگلیزی بە لێشاو دێتە ژوورەوە. لە بەرنامەکانە بینم لە جیاتی بڵێ وەرزێکی نوێ ئەڵێ سیزنێکی نوێ. ئێدایکەکەم براکەم بۆ ناڵێ وەرز خۆ زمانەکەمان هێشتا ماوە، ئەڵێ سوپرایزێکم پێ بۆ ناڵێ مژدەیەکی خۆشم پێ بوت. وشەکانمان ماون نەمردوون و بەوە مسەقف نابیت. من برادرم هەیە لەم ئەمریکایە 50 ساڵە لێرێ ئێستاش هەوڵەدا وشەی کوردی بپارێزێت، بە کوردیەکی پەتی لەگەڵمانە قساکە. تۆ لە کوردستانی 4 کەلیم ئینگلیزی فێربوویە مە چی؟ یعنی وشە ئینگلیزێنی تەناو دەی با زۆر سەرتان نێشێنم لە کۆتاییە. زۆر سوپاس مامۆستا سوێن، زۆر سوپاس بۆ هەر هەمووتۆن تاوانەیەکی کە چاوەڕوانی وانەی پڕ زانیارین و هەمووتان بە زانیاری و بە هوشیارێکی گەورەوە